سڵاوی خواتان لەبێ بینەرانی عزیز و خۆشەویستی پێم لە ڕۆژێکی نوێی پەیامی ڕۆژەوە بە کۆمەڵە بەرگە و بابەتینەوە هاتوینەتەوە بۆلاتان هیوادارین تا کۆتایی پرۆگرام لەگەڵماندا بن و بینەری سەرجەم تەوەر و بابەتەکانی ئەمڕۆ بن. سڵاوتان لەبێت بینەران و بیسترانی عزیز و خۆشەویست خۆشحاڵین جارێکی دیکە لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژ هاتینەوە خزمەتان. ئەمڕۆژ بە یارمەتی هاوکارانمان کۆمەڵێک بورگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادە کردوون دەخوازین بە دڵ و دەرونێکی ئارامەوە تا کۆتایی بینەرمان من وەی سوودمە من لە تەواوی بورگە و بابەتەکانی ئەمڕۆمان ئازان خۆشەویستان لەو بابەتانەی کە پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین لە چەوریەکەی بەرنامەکەماندا باز لە گرنگیدان بە ئەرشیف و کەلوپوری کوردی دەدەیمزانین تا چەند گرنگە ئەم بابەتانە گرنگیان پێ بدرێت و پارێزگاریان لێ بکرێت بۆی کە نەوەی داهاتوو بزانێت کە گەلی کورد چی بەکارێناوە چۆن سوودی لە کەلوپور و ئەو بابەتە مێژویانی کە هەیە وەرگرتووە بۆی کە نەوەی داهاتوو و بزانێت ئەو بابەتانەمان چین لە ڕابردوودا بەکارمان هێناوە هەروە لە چاوەری دومی بەنامەکەشماندا باز لە ناڕەزایی مامۆستایان و فەرمانبەران دەکەین. لە ئێستادا لە کۆمەڵگای باشووری کوردستان تەنها خەمی هاوڵاتیانی ئەم باشوورە ئەوەیە کە موچەکانیان پێ نادرێت لە کاتێکدا کە ئەرکەکانی خۆیان وەکو خۆی جێبەجێ کردو بەڵام حکوومەت هەڵناسێت بە جێبەجێکردنی یاخود پێدانی موچەکانیان لە کاتێکدا ڕۆژانە لە هەرێمی کوردستان نزیکەی 9 ملیۆن بەرمیل نەوت دەفرۆشێت و ئەمەش داهاتێکی زۆر بۆ ئەم حکوومەتە دەگەڕێتەوە بەڵام هەمیشە و بەردەوام لە قەیراندایەوە هەمیشە موچە نادات بە فەرمانبەرەکانی جگە لە چەندین بابەتی دیکە کە لەم کۆمەڵگایەدا پێیەوەی دەناڵین بەڵام لە ئێستادا خەمی هاوڵاتیان پێنەدانی موچەکانیانە. بەڵێت تەوەری سێمیشمان تایبەت کردووە بە باسکردن لە باسێکی گرنگ ئەویش ساڵیادی ڕاپەڕینە مەزنەکەی گەلی کوردستانە بەداخەوە پاش تێپەڕبوونی 31 ساڵ و لە ساڵی 1990ەوە نەک تەنها ئەنجامەکان بەدینە هاتووە بەهۆی ئەو ڕاپەڕینەوە بەڵکو بۆتە هۆی ئەوەی کە هاوڵاتیان پەشیمان بن لێوە تا ئێستاش هاوڵاتیان پەشیمان لەوەی کە ئەم ڕاپەڕینیان کرد و تا ئێستا بەرهەمی ئەویان نەبینیوە و زەرێکی زۆریان لێکەوتووە وەک دەڵێن نەک نەبووە هۆی خۆشببختی و ئاسانکردنی ژیان بۆمان بەڵکو وای کرد پەشیمان بینەوە لەوەی کە دەنگمان هەڵبڕی و هیچ سوودێکی نەبوو. ئێستاش دەچینە لای پێشبینیەکانی کەشوهاو لەگەڵتانە بەردەوام دەبێت. یاریکردن لە ئەرشیف و کەلوپوری کوردی یەکێکە لەو دەستکەوتانەی کە گرنگە بۆی نەوەی داهاتوو بزانێت کە ئەم گەلە چی بەکارهێناوە چۆن سوودی لە ئەو بابەتە مێژویانە و بابەتانی کە لە ڕابردوودا هەی بووە وەریگرتووە. گفتوگۆ دەکەین لەبارەی گرنگیدان بە ئەرشیف و کەلوپوری کوردی لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا ئیرفان ماڵوو سەرۆکی ڕێکخراوی بژانەوەی کەلەپوری کوردستان. زۆر بەخێر مامۆستا. بەخێر بێی ئەم کاتتان باش. سەرەتا بە ناوی خی گەورە و میهرەبان سەری ڕێز و نەوازش بۆ کەسوکاری شەیدە سەربەرزەکانمان دایکی ئەنفالەکانمان خەڵکە مەزلومەکەمان ئێمە میلەتی کورد میلەتێکی زندوی دنیاە
میلەتی کورد بە کەلەپور و شوێنەوار و دەستنووس و بەڵگەنامە مێژوویەکان ئەناسرێتەوە بەداخ و پەژارەوە بە درێژایی ڕۆژگار و زەمن میلەتی کورد دەستنووس و پارچە مێژووەکانی بەرتاڵان و بگرە و ئەنفال کەوتووە. بەڵێ خۆشببختانە دوێنێ لە شاری سلێمانی لە پایتەختی ڕۆشنبیری پرۆژەی سازنگە و مشتوماڵ و ئەرشیف و بەڵگەنامە مێژوویەکان ڕاگەیەندرا. ئەم پرۆژەیە بێتە ژێرخانی پاراستنی کەلەپور و دەستنووس و ئەرشیف و بەڵگەنامە مێژوویەکانی ئەم وڵاتی ئێمە. بەڵێ زۆر باشە تا چەند گرنگە ئەم جۆرە بابەتانە ئەم بابەتی ئەرشیف و کەلەپوری کوردی بمێنێتەوەنەوەی داهاتوو پێی ئاشنابێ خوێندکارێکی زانکۆی پێویستی بە کۆمەڵێک بەڵگەنامە و پێویستی بە کۆمەڵی نووسراوی کۆن هەیە مە تا چەند گرنگی دەبێت بۆ ئاستی زانستی بۆ ئاستی ناسانی گەلی کورد. بەڵێ وەک لە سەرەتاوە پێم وتی ڕێکخراوی بژانەوەی کەلەپوری کورد کە ئەم ئێمە سەرپەرشتیەکەین دامەزرانەری مۆزەخانەیەکە لە شاری سلێمانی. ئەم مۆزەخانەیە ئێستا بۆتە ناوەندێک بۆ توێژینەوەی زانستی ئەو خوێندکارانەی لە زانکۆکان کە مەرحەلی کۆتاییانەیەن لەسەر ئەم پارچە مێژویانە دیراساکەن و شاهادەکەیان و تەخەڕوجەکان لەسەر پارچە مێژووی وڵاتەکەیانە. بێگومان مانەوەی دەستنووس زۆر گرنگە. ئەم دەستخەتانی کە لە کوردستانە ئێمە هەمان ئاینین، جوغرافین، سروشتین، هەموو بابەت هەموو مۆزوع و بابەتەکانی تیا باسکراوە کە لە ڕۆژگاران سەدەی 16ەوە تا ئێستا باسکراوە لە وڵاتی ئێمە. خۆشببختانە بەشێکی زۆری توانیمانە بیپارێزین و لە ئایندەیە هەموو خوێندکاران هەموو ئەو کەسانی کە خولیای ئەویانە لەسەر دەستخەتەکان لەسەر پارچە کەلەپوریەکان لەسەر جلوبەرگە کۆنەکانی ئەم وڵاتە ئەتوانن بێن لەم ناوەندە توێژینەوەی زانستی خۆیان بکەن. کەواتە لە ئێستادا لە ئاستێکی پێویستدا ئەم پارێزگاریکردنە لەم کللتورایە خودت ئەوە تا خەریکە بەرەو کاڵبوونەوە دەچێت و ئەگەر ڕێکخراوێکی وکو ڕێکخراوەکانی ئێوە نەبێ ناتوانرێ ئەمە ئەرشیف بکرێت و بمێنێتەوە بۆنەوەی داهاتوو چکە مۆرک و ناسنامی هەر نەتەوەیەک ئەو کەلەپور و کوردەیە کە پێوی دەناسرێتەوە. بەڵام ئێمە ناکرێت بڵێن حکوومەتی هەرێم هیچی نەکردووە شت کراوە بەڵام لە ئاستی تەموحی هەمومانە نەبووە. دیارە مانەوەی ئەم پارچە مێژویانە ئەمە هی هەمومانە ئەبێ بە هەمومانەوە خەریک بین و مانەوەی دەستخەتەکان مانەوەی ژیانی نەتەوەی کووردە مانەوەی جوغرافیای کوردستانە یان بن بۆ نمونە یەکشتە بۆ باسەکەم یەکێک لەو دەستخەتانە کە لای ئێمە پارێزراوە باسی جوغرافیای هەموو کوردستانەکات یعنی بەبێ ئەوەی سنوور هەبوو بێت بەبێ ئەوەی ڕێگری هەبوو بێت لە سنوور هەر لە سلێمانیەوە بیگرە بڕۆ بۆ قامیشلۆ بڕۆ بۆ دیاربەکر بەڵێ بڕۆ بۆ سنە و مەریوان ینی ئەمانە مانەوەیان شتی زۆر بۆ ئێمە ئەسەلمێنێ شتی زۆر بۆ نەتەوەی ئێمە ئەسەلمێنێ و من ئەمە بە دەرفەتە زانم لێرە وەسپاسی مامۆستایانی ئاینی بکەم هاوکارمان بوون زیاتر داوای هاوکاریان لێگەین و یەکەم مامۆستای ئاینی مامۆستا سەعید کوڕەداوێ 4 دەستخەتی خۆی لە ساڵی 2016 پێشکەش بەم پرۆژەیە کردووە بەم پرۆژە ژێرخانی دەستنووسەی کە لە وڵاتەکەی ئێمە ئەپارێزرێ ئەم پرۆژەیە یەکەم پرۆژەیە حکوومەت و ڕێکخراوێکی NGO ناوخۆیی بە هاوکاری حکوومەتی ئەڵمانی و ڕێکخراوێکی نێودەوڵەتی گەردەهێنکردن ئەم پرۆژەیە پاڵپشتەکرێ پرۆژەیەکی ژێرخانی بژانەوەی دەستخەتە پرۆژەیەکە لە جێوش لە ژێر چاودێری حکوومەتی هەرێمایە ئەم مانەوەی دەستخەتانەمان لە کوردستان ئەبێتە مانەوەی نەتەوەکەمان ئەبێتە مانەوەی باپیرانمان کە پێشتور چۆن باسییان لە ژیانی ڕۆژانەیان کردو هەڵسوکەوتیان کردووە دابوونەریتی باپیرانمان ئەما پێویستە لە زانکۆکان دراسی لەسەر کرێت لە ناوەندەکان ڕاگەاندنەکان ئەمانە بناسرێنن بەمنەوەی کە ئێستا هەن چون ئاشنا نین بە باپیرانن نازانن لە کۆنا باپیرانیان کە ئەم ژیانە پێشکەوتووە هەبووە ئێمەی ئێستا بەڵام ئەوان ئەویان نەبووە ژیانێکی سادیان بووە زۆر لە ئێمە خۆشتر ژیاون جلوبەرگێکی کەمیان هەبوو زۆر لە ئێمە خۆشتر ژیاون پارێکی کەمیان هەبوو زۆر لە ئێمە خۆش ئێستا تەلارەکانمان بەرزن بەڵام ئەوە ژیانی مرۆڤەکانە ئەبینی ئێستا بەڵێ کاتە جیاوازی هەیە لە نێوان کەلەپور کللتور لەگەڵ شوێنەوارە یاخود ئەمانە هەرمویان شتێکن و پێویستە پارێزگاریان لێکرێ یاخود تا باوتێکی جیاوازن و پێویستە لە هەر بوارێکیانە گرنگی تایبەتی پێ بدرێت بێگومان جیاوازی هەیە لە بینی شوێنەوار و کەلتور و کەلەپور مانەوەی هەرسێکیان گرنگن بۆ ئێمەی کورد بە درێژایی مێژوو زۆر باس لەسەر کورد کراوە کە کورد چیە و چی نییە بەڵام خۆشبەختانە یعنی من بە ئەمەل نمونەیەک لەسەر شوێنەوار بۆێنمەوە شوێنەواری سلێمانی لەم دوایانەیە لادەیەکیان دۆزیوەتەوە لە بێستان سوور کە ئەڵێ 15,000 ساڵ پێش ئێستا مرۆڤ لەوێ ژیاوە کەواتە باوکی مرۆڤایەتی کووردە بەڵام بەداخەوە نەمانتوانیوە ئەمانە بە جیهان بناسێنین بەداخەوە نەمانتوانیون
یعنی شوناسی خۆمان بگەینە هەموو ناوەندەکانی دنیا. ئەمە یەکێکە لە ئەمە خەتای خۆشمانی تایە مامۆستایانی زانکۆشی تایە. یعنی هەمومان نەمانتوانیوە نازنامەی نەتەوەکەمان بەتاوەتی ینی ئەمە کەم نییە لادەیەک بدۆزرێتەوە. ئەمە عەرەب ئەو عەرەبانەی کەوا کامیشە دژی کوردن خۆیان دەڵێن ئەقدەم قەریە فی العالم کۆنترین لادەیە لە ڕۆژهەڵاتی ناوڕاست کە دۆزراوەتەوە. ئەمە لەسەر کە لە شوێنەوار بەنسبەت دەستخەت و هەزاران دەستخەتی ئێمە بەداخەوە لە کاتی ئەنفالا لە ناوچووە. بەڵام خۆشبەختانە ئەم پرۆژەیە بێتە ژێرخانێک بۆ پاراستنی دەستنووس و بەڵگەنامە مێژوویەکان پێویستە ڕاگەاندنەکان و هەموو مامۆستایانی ئاینیە هەموو ئەو کەسولایەنانی کە دەستخەتیان لایە یان پارچەیە لە پەڕی کۆنی مێژوویان لایە ئەتوانن بێن لەو مەشفایە لەو پرۆژەیە بیپارێزن بۆیان دیجیتالکەین و دوایش ئەتوانن ئەم پارچەی خۆیان بەرنەوە. بەڵام مهمە ئەرشیف کرێت مهمە دیجیتال کرێت لە سووتان چکم ئەو لە ماڵەوە دایانات ئەو دەستخەتە لە ماڵێکە ئامادەی بۆ لە ناوچوون وەرانە لی بات خۆرە لی بات یان لە هەموو جۆرە حاڵەتێکی سروشتی کە ڕوئات ئەو دەستخەتە لە ناوچێت. بەڵام ئەگەر بیەنە ئەم مەشفایە بۆ نمونە مامۆستایەکی ئاینی دەستخەتی باپیرەی خۆی لای ئەتوانێت ئێمە بە ئامانەتەوە بۆی تەجیلەکەین بۆی ئەرشیفەکەین بۆی سکانەکەین بۆی دیجیتاڵەکەین ئەم دەستخەتە بە ناوی خۆی ئەمێنێتەوە و ئەتوانێت بە سێ ڕێگا هەیە لە ئێستاە ئەو دەستخەتە پێشکەشکات. ڕێگایکیانەوەی پێشکەشی ئەو ناوەندەی کات ڕێگای دووەمیان ئەتوانێت بەرامبەر ئەو دەستخەتە پاداشتێکی ماڵی وەگرێت دەوڵەت دیاری کردووە و ڕێگای سێم ئەتوانێت ئەرشیفی کات و پاشان دەستخەتەکە بێتەوە لای خۆی دانێت. زۆر باشە ڕێکخراوەکەی ئێوە بە ناونیشانی بژانەوەی کەلەپوری کورد ئەو هەنگاوانە چین کە ئەم بژانەوەی بێتە دی ئەم هەنگاوانە چین کە زیاتر گرنگی بدرێت بە کەلەپوری کوردی و لە هەمووی گرنگتر لەوانەی هۆشیاری هاوڵاتیان گرنگ بێت کە بۆ نمونە لەوانەیە بە بایەخەوە سێری دەستنووسێکی باو بابیرایی نەکات بەڵام کاتێکە هۆشیاری ئەوەی پێ بگات یاخود قسەی لەگەڵا بکەن کە ئەمە شتێکی مێژووی گرنگە بێنێتە ڕێکخراوەکەیەوە پارێزگای لێ بکرشتێکی زۆر باش دەبێت. بێگومان وشیاری ڕێکخراوەکان و وشیاری خەڵکی ئێمەش وشیارە زیاتر لەوەیە کە ڕێکخراوێک بێت وشیارتری کات. ئەگەر وشار نەبووینە میلەتەکەی ئێمە ینی ناگەشینە ئەم قۆناغا ئەم قۆناغی کە هەمومان بەم زمانە جوانە قساکەین و تا بەشێک کەلەپور و شوێنەوارەکانی خۆمان پاراستووە ئەمە دەستە جەمعی هەمومانە یەک کەسمان نین ئەمە مانەوەی نەتەوەکەمانە. بەڵام لێرەیە گرنگە ڕاگەاندنەکان ڕێکخراوە NGOکان و بەڕێبەرایەتی شوێنەوارەکان ئەمانە خول بکەنەوە لە قوتابخانەکان لە ڕەوزەکان ئەمە بناسیێنن گرنگی دەستخەت لە چیایە. ئێستش کۆمەڵێک خوێنکاریان یعنی کە دیراساکەن لەسەر ئەم پارچەکە لە پوریانە بڕوات بێت یعنی بینی دەستخەتی چاپی حەجەری واتە لەسەر بەرد کە چاپ کراوە لەگەڵ دەستخەت جا ناکەنەوە. یعنی ئەمە ڕۆشنبیریەک کەوتۆ دەسەر مامۆستایان بە زیاتر کەوتۆ دەسەر ناوەندە فەرمیەکانی دەوڵەت. ئەگەر ئێمە ئەمانە نەناسێنین بەم جیلە بەم خوێنکارانی کە ئێستا لەم سەردەمای هەن یعنی وردە وردە خۆمان نەزانین تەکنەلۆژیا زاڵە بەسەر هەموو شتێکە گڵۆپەلایزیشن زاڵە بەسەر هەموو شتێکە چکم دنیا بچووک بۆتەوە ئێستا شتێکی تازا بە یەکسەرێتە سلێمانیەتە هەولێرێتە ڕانێ هێتە قەڵاتیانی خەڵکەکە زووشە دووەرەگرێ یعنی زمانەکەمان کەلەپورەکەمان ئەگەر بە هەممانە هەوڵی بۆنێن ڕۆژ بە ڕۆژ سات بە سات پاشە کشیەکەت بەداخەوە. سەرڕای پارێزگاریکردن لە کللتور و کەلەپور پێویست دەکات کۆمەڵێک شوێن هەبێت کە ئەم شتانی تێدا پارێزرێ و کۆمەڵە ڕێکخراو هەبێ و بە تایبەت کەسانی بیانی کاتێک دێن بۆ کوردستان شوێنێک هەبێ کە سەردانی بکەن ڕێبەرێکی گەشتیاری کە شناس و نەتەوەی کورد بناسن بزانن عاداتیان چۆن بووە کللتوریان چی بووە گرنگیان بەچی داوە. ئایا لە کوردستاندا گرنگی بەمەدراوە یاخود هێشتا زۆرمان ماوە و توانراوە هەموو ئەو بابەتانە کۆ بکرێتەوە کە پێویستە کەسێکی بیانی بیبینە و ئیتر تەواو ئاشنا بێ بە گەلی کورد. بەداخەوە نەکراوە ئەمە لە کوردستانە ئەمە نییە. یعنی بە نمونە مۆزەخانەی لۆڤەر پێش ئەوەی کۆرۆنا بێت خۆی بڵاوی کردوێتەوە ساڵی 8 ملیار یورۆی داهات بۆ. یعنی ئەمە داهاتێکی بڕبڕەیەکە بۆ وڵاتەکە. یعنی ئێمە ئەتوانین لە ڕێی سەرچاوێکی ئابووری بەڵێ بێگومان ئەتوانین ئێستا لەم بارودۆخەیە کە حکومات باری ئابووری وێران بووە ئەتوانین ئێمە بین سوود لە مۆزەخانەکان کە لە پورەکان وەرگین ئەمە بکەینە داهاتێک بۆ ناوەندی وڵاتەکەمان ئەتوانین هەزاران کەس دامەزرین لەم کردە تایبەتە ئەتوانین ئەم خوێنکارانی کەوا لە بواری شوێنەوار و کە لە پورا دەرچوون ئەتوانین ئەمانە هەموو دامەزرین. بەڵام لە کوردستان تا ئێستا ئەمە نەکراوە ڕێبەری گەشتیاری گرنگمان نییە و بۆ نمونە لە هەڵەبجە ئێمە پێویستە
دەیان مۆزەخانەمان هەبێ لە گەرمیان پێویستە دەیان مۆزەخانەمان هەبێ بڕاتان بێت من دیراسەکەی من لە بەرلین بوو لەسەر مۆزەخانەکان لە بەرلین 211 مۆزەخانە هەیە ئێمە لە کوردستانە 5 مۆزەخانەمان هەیە قەناعەتم وایە نە ساڵانە 5 ملیۆن دینار داهات نایەن بە حکومت داهات نایەن بە وڵاتە یعنی ئەمە نەمانتوانیوە و ئەو کەسانی کە معەنن بەم ئیشە نەیانتوانیوە ئەم پرۆژانە بگەێنن نەیانتوانیوە خزمەتی ئەو بیانیانە بکەن کە ئەو بیانیەیە بۆ مۆزەخانەکەی تۆ ئەبێ ئاشنایکی بە دابوونەریتی خۆت ئەمە جارێک مانەوەی زمان و کەلتورەکەی توی پێ ئەناسێنی پاشان بیبەرە هەڵەبجە ئەو هەموو ئێش و ئازارەی پێبشان بە بیبەرە گەرمیان ئەو هەموو ئێش و ئازارەی پێبشان بە ئەمانە دەور و کاریگەریەکی زۆر باشیانە بێت لە وڵاتە بەڵام تا ئێستا نەتوانراوە ئاور لەم وارە بدرێتەوە بابەتێکی دیکە هەیە زۆر جار بەشێک لە هاوڵاتیان هەن هەمیشە و لێرە و لەوێ بەشێن ئاسەوارا دەگەڕێن بەداخەوە من پێم وایە لەوانەیە ئەو قەیرانە قوڵ و دارایی کە لە وڵاتەکەمان هەبێ ئەمانە ناچار بکات ئەم ئاسەوارە مێژووی و شتە بەنرخانەکە ئەدۆزنەوە بیفرۆشن یاخود بیبەنە وڵاتێکی کە وەکو ئێران یاخود وڵاتێکی کە وەکو تورکیا وڵاتی دراوسەکان چی بکرێت کە ئەمانە نەفرۆشتن نەچنە دەرەوە ئەم ئاسەوارە گرنگانەی گەلی کورد وەک پێشووتر باسم کرد وتم بە درێژایی مێژوو دژمنانی کورد هەوڵی لە ناوچوونی کەلەپور و مێژووی نەتەوەی کوردیانەوە هەر بۆ نمونە لە دوای نەوەیەکەوە خەڵکیان ما فێر کرد بوو ئەیان و لە ئاشە ئاوەکانە پارچەیەک هەیە ئەڵماسە بەڵام شتی وان نییە لە دنیاە تەنها بۆ ئەوەیە کە لە پوری تۆ تێک بن ئێستاش ئەم کەسانەی کە بە دوای ئاسار و ئەوەی ئاگەڕێن ناگەنە ئەو ئامانجە خۆشبەختانە ئاسایشی هەرێم ئاسایشی سلێمانی وە کەسە دڵسۆزەکانی دام و دەستگاکانی دەوڵەت بە زووترین کات گەشتونەتە سەر ئەو کەسانە ئەو کەسانیان ڕوبەڕووی یاسا و دادگاکان کردوێتەوە بەڵام ئەماش هەر بۆ تێکدانی کەلەپور و شوێنەواری ئێمەیە دڵنیا بە بۆ نمونە گردێکی شوێنەواری هەیە هەموو پارچەیەکی ئاسار کە ئەدۆزرێتەوە زیاتر لە 3000 ساڵ پێش ئێستا یا 4000 ساڵ بێنە بەرچاوی خۆ 4000 ساڵ شوێنێک ئەبێت چەند گڵی لەسەر بێت چی بوو بێت چی حەزارەتێ بووێ چکم ئەو کەسانە کە هێن بۆ ئەوەی ئەوە شوێنەوارە تێک بن ئامانجیان ئەوە نییە شوێنەوارەکە بەرن ئامانجیان ئەوەیە جارێ پێشوەخت شوناس و کەلەپوری ئێمە لە ناوبن ئامانجیان ئەوەیە کەلتوری باباپیرانی خۆیان لە ناوبن شوێنەواری باباپیری خۆی لە ناوبات لە شارە زور لە هەولێر لە هەر شوێنێ بێت ئەو شوێنەواریە کە هەیە ناسنامەی باباپیرانی ئێمەیە ناسنامەی ئێمە ئەسەلمێنێت ئەو جارێ پێش ئەوەی شوێنەوارێ بدۆزێتەوە یە ناسنامەی خۆی بەدەستی خۆی وێرانەکە و نازدانێت جاران کاتێک سەردانی هەنێک ناوچەت دەکرد لە کوردستاندا بە تایبەتی ناوچەکانی هەورامان کۆمەڵە ئیشی دەسی و کۆمەڵە پیشە هەبوون کە ئیتر پێی ئەناسرایەوە و خەڵک دەچوو بۆ ئەوێ ئەو شتانی دەکڕی و دەبینی بەڵام ئێستا دەبینین ئەوش زۆر کەم بۆتەوە بە جۆرێک کە ئیتر ئەو شتانی کە دەهێنرێن هی وڵاتی ئێرانن بنمونە هی وڵاتەکانی ترن ئەهێنن بۆچی گرنگی ئەمە نەماوە لە کاتێکدا ئێمە هەر یەکێکمان ڕەنگە بەرپرسیارەتێکمان هەبێ لە هەڵگرتنی ئەمە چیە وای لێ کردوین کە نەگەڕێنەوە بۆ شوناسی خۆمان نەگەڕێنەوە بۆ پیشەی خۆمان نەک شانازی پێوە بکەین بەڵکو وازمان لە پیشەکەش هێنابێت ئەمە لێرێ ئەمەی تۆش بە پیشەی دەست مانەوەی کورد بە پیشەی دەسەکەی بووە بۆ منە لەم مۆزەخانەی ئێمەیە چەندها جاجم و بەڕۆ فەرشی بچووک هەیە هیچ جافە کۆچەریەکانن کە هیچ سەدەی هەژدێ ئەمە گرنگی لەم فەرشانە بە باپیرانمان پشتیان بەخۆیان بەستەوە ئێستا ئێمە سەر جوابی پرسیارەکەی تۆ لێرە حکوومەت ئەبێ ڕێگر بێت بەڕاستی بۆ نمونە ئینە سەر خورج کە هەبووە لە ماڵانە بۆ زۆر شت بەکار هاتووە بینە سەر جاجم ئێستا ئەمانە لە ئێران حکوومەتی ئێران دامی ئەم کەساناکە ئەو خانماناکە کە لە ماڵەوە چنی نەکەن ڕست نەکەن یان پیشەی دەسەکەن هەموو ئاکاراسانییان بۆگات بەڵام لە کوردستانە ئێمە ئەمەمان نییە بۆ نمونە من ئاگادارم خەڵکە چێت خورج ئەبا لە چین دروستێکە بە جیاز و ئەهێنێتەوە ئەمە کارەساتە یعنی تۆ ئەتوانین ئێمە لەم ڕێگەیەوە دەیان ئافرەتان بخینە سەرکار ئەبێتە داهاتێک بۆ خێزانەکانیان ئەبێتە بژانەوەیەک وا لە خەڵک شەکات کەوا کەلتور و کەلەپورەکەی خۆی ببژێنێتەوە لێرەشە بەڕاستی یعنی ئەمەش کەوتۆتە سەر دەوڵەمەنەکانی ئەم وڵاتە دەوڵەمەنی زۆر عەجیبمان هەن لەم وڵاتە پارەکانیان ناژمێرن بەڵام ئامادە نین هاوکاری ئەم کەرتانە بکەن ئامادە نین بچن 50 خانم لە شوێنێکا کۆکەنەوە فێری چین و ڕستنیان کەن
یان ئەم هەموو ناوەندێکیان بۆ بکەنەوە فێری دروستکردنی بەڕێیان بکەن فێری دروستکردنی جاجمیان بکەن لەبەرەوە ئەمە بەڕە و جاجم ئێستا لە کوردستانە یعنی ئەو شوێنانە هەن حازرن بەڵام پێویستی بە دەعمێکی مادی کەمە تۆ خانمان بێنی فێری چنین و ڕستنیاکەی پاشان بەرهەمەکانیان بخەیتە ناوخۆی وڵاتەکەت ئەو بیانیە یعنی تۆ کەرتی کەلەپوری ئەبژێنیتەوە بەڵام ئەمە نەحکومەت نەکردی تایبەت شتا ئێستا ئاوڕی لێ نەداتوە ناگەتوان لە ساڵی ڕابردوو ناوچەی ڕۆژەڵاتی و دوومەنتیقی هەورامان و ئەو شوێنانە لایەن کەلەپوری یونسکۆ ناسێنرا بە جیهانی کرا یەکێک لەو سەبەبانەوە بوو کە حکوومەت لە ڕابردوودا یانی لە ساڵانی ڕابردوودا زۆر گرنگی بۆ ناوچان دەدات کە شوێنەوار و ئەو کەلەپوری کە هیانە تێک نەچێت بۆ نمونە لەوێ بۆت نەبوو دیزایانی ماڵەکەت بە شێوازێکی دیکە بێ بۆت نەبوو بۆ شتێکی ورد بۆی پەنجەرەکانە نابێت لە سەوز و شین زیاتر بترازێ بۆی کە ئەو شوێنەوەکو شوێنەوار و مێژوویەکەی خۆی بمێنێت و ئەمە ژوای کرد لەو لیژنەیە کە سەردانی ئەو نەوچەیە بکات و بە یونسکۆی بناسێنێت بچێتە ئەو ڕێکخراوە لە هەرێمی کوردستان بۆچی ئەمە ناکرێت بۆ ساڵ لە دوای ساڵ کەلەپوری کوردی خەریکە لە ناو دەچێت خۆشبەختانە ئێستا لە ڕێگەم ڕێکخراوەوە دڵنیام کە لە داهاتوودا کاریگەری باشی دەبێت بۆ کار نەکراوە لەسەرەوەی کە بەشێکی هەرێمی کوردستانی بۆ شێوازە لەلای یونسکۆ بناسێنرێت کاتی خۆی لە ساڵی 2006 خاڵێ خۆش بوو جەنابی مامجلال گەڕەکە کۆنەکانی سلێمانیان خستە بواری ئەوەیە کە بکرێتە لیستێک لەو لیستە شوێنەواریانەی کە لە لیستی یونسکۆیا بن و لێرەیە مامۆستای خۆشەویستمان دکتۆر عەبدولڕەقیب یوسف یەکێک بوو لەو سەربازە هونانێکەوە کاریگەری هەبوو لەسەر ئەم پرۆژانە بەڵام بەداخەوە بەهۆی یەک لە دوای ئەو قەیرانانەی کە ڕووەکاتە کوردستان و ئەو بە یاسای شوێنەوار هەر خاوەن مڵکێک کە مڵکێکی 500 مەتری لە سابونکەرانیان لە جوولەکانیان لە سەرکارێزیان لە هەر شوێنێکی ناوەندی شارە بێت لە هەولێر لە ئاکرێ لە زاخۆ لە خانەقین لە کفری کە ئەم خانووە مڵکی توێ ئەبێ یاسا ئەڵێ بەرامبەر پاداشتی مادی خانوەکەی لێ بکڕۆ بیکە بە مڵکی دەوڵەت لە کابینەی پێنجاتوانرا لە سلێمانی ئەم پرۆژەیە حەڤە خانووی تا جێبەجێ بکرێت حەڤە خانووکراونەتەوەی سەکراون بە ناوەندی گرنگ لە کوردستانە بەڵام نەتوانرا ئەم عالیمە بمێنێتەوە نەتوانرا کار لەگەڵ یونسکۆ بکری ئەم 106 خانووە بەداخەوە ئێستاکە 52 خانووی کە لە پورمان ماوە لە 100 کارێز لە سلێمانی ئێستا بە پەنجەکانی دەست ئەیان ژمێری کە لە سلێمانی ئاماون ئەمانە گرنگ بوو لە لیستی یونسکۆیا بن بەڵام بەداخەوە زۆر یەکرێ بە ئەمارە و بینەی بەرز و بازرگان بەداخەوە پێم وتی لە 106 خانووی کەلەپوری ئێستا لە سلێمانی 50 خانووی کەلەپوری ماوە لە هەولێر ئەوە گەڕەکی کوران هەر گەڕەکێکی کۆنەوە وەرە بەرەو لە ناوچوونەچێت لە کفری ئەوە قەیسەری کۆن هەیە هەروە وێران بووە یعنی ئەمانە هەموو تۆ چی ئەخەیتە لیستی یونسکۆ لە ئێستا لەم بارودۆخێ کەواتە دەکرێت ینی لە هەموو وڵاتان ئەوە هەیە کە پێشکەوتنێکی زۆر دەکرێت بیناسازی و کۆمەڵەشت گرنگی پێدەدرێت بەڵام لەگەڵ ئەوشا پێویستە تۆ ئەم مۆرکی خۆت بپارێزی بەداخەوە زۆربەی ئەو کۆڵانانەی کە ئیتر لە سلێمانیە کۆن بوون و شوێنێکی کەلەپوری خەریکە دەکرێت بە شتی بازرگانی و بە شێوازێکی تر سوودی لێ دەمرنێ بەداخەوە ئەمە تا ئێستا هیچ کارێکراوە کە ئەم بینایانە بکرێنەوە لە جیاتی ئەوەی بڕوخێنرێن نۆژەن بکرێتەوە کار بکرێت لەگەڵ حکومەت لەگەڵ ئەو سەرمایەدارانە لە جیاتی ئەوەی کە بە شێوازێکی نوێگەری بەڵکو بە شێوازێکی کلاسیکی داڕێژنەوە و ئەسڵەن ڕەنگە سیمایەکی جوانتر بە شاریش ببەخشێت بێگومان وەک پێم وتی لە 106 خانوو خۆشبەختانە شوێنەواری سلێمانی توانوی 17 خانوو نۆژەن کاتەوە بەڵام کە بودجەت نەبێ و کە داهاتت نەبێ و کە تۆ نەتوانی دەستکراوە نەبیت ئەم خانوو قەیمانە تۆ ناتکە کاتێک نۆژەن یەکەیتەوە یونسکۆ ڕێت پێ نادات و ئەم خانوانە بڕوخێنی ئەبێ وەکو ینی شتێک چۆن دارێک کلۆرە تۆ بێت زنووی کەیتەوە ینی مەسار ئەگەر خانوویەکی خۆت نۆژەن کەیتەوە ئەگەر بڵێن پارەیەکت دانابێت مەبلەغی $10,000 بێگە خانوویی کەلەپوری نۆژەن کەیتەوە بە 5 قاتی ئەو پارەیە نۆژەن ناکرێتەوە چکم تۆ ئەو مادە و کەرەسانی کە بەکارێنی هەمووی سروشتین قسڵ بەکارێنی ئەبێ لە وڵاتی ئەڵمانیان لە نەجەفەوە بێنی ئەو داری گوێزیان بۆ نانی بگەڕیتەوە بەو شێوازە کۆنی بەشێک بیرمان نەچێت بەشێک لەم خانۆکۆنانی کە لە کوردستان ناکراون دیوارەکانیان مەترێک و 6 سانتیم پانە یعنی ئەمە بجەیەکی زۆریەوێت بەڵام بەداخەوە مەعالیمی سلێمانی و خانۆکۆنەکانی کوردستان و ئەمە بیرمان نەچێت لە عێراقش ئەمە هەیە لە عێراق لە شەناشی زیاد لە 552 خانوو هەیە ئێستا ئەوان 14 خانوویان نۆژەن کردەوە کە وڵاتێکی لەسەر نەوتین ئێمە بەڵام ئەکرێ حکوومەتی هەرێم ئەم کۆمپانیە زەبەلاحانەی کە لە کوردستانە سوودمەنە بن
بەشێک لە داهاتەکان لە سایەکیان لێوەگرێ داینە بۆ کردی کەلەپور و شوێنەوار نەکراوە ئەمە. یاسایەک هەیە بۆ پاراستنی شوێنەوار ئەمەش هەیە بۆ کەلەپور و ئەرشیفکردن یاخود ڕۆڵی پەرلەمان لە گرنگیدان بەم بابەتانە. خۆشبەختانە یاساکە لە ساڵی 2021 چۆتە بواری جێبەجێکردنەوە. ئێستا لە کوردستانە ئێمە بەو یاسا کارپێکراوانە کارەکەین کە پەرلەمانی بەڕێز ئەم یاسایی تعدیل کردوەوە هەمان یاسا کۆنەکەی عێراق بەڵام تعدیل کراوەتەوە لە کوردستان ئەگەر بەم یاسایە کار بکرێت و ئێمە بەم یاسایە کار بکەین بەشێک لە دەستنووس کەلەپور شوێنەوار خانۆکۆنەکانمان پیشەی دەست هەموو ئەو خاڵانە باس کراوە کە بیان پارێزین ئەم دەستخەتانە خانۆکۆنەکانمان معالیمی شارەکانمان کانی و سەرکارێزەکانمان بەڵێ ئەگەر بەم یاسایە پشتیوان بەخوای گەورە هیوادارین کەلەپور و شوێنەواری وڵاتەکەمان بەرەو ئاوادانی بڕۆ. کاگرفان دو پێیانت چییە بۆ هاوڵاتیان بۆی کە زیاتر پارێزگاری لە کەلوپوری کوردی بکەن و چۆن هەماهەنگی و هاوکاری ئەم ڕێکخراوی ئێوە بێت کە ئێوە لەوانێت زیاتر ببنە پاراستنی ئەو کەلوپور و ئەرشیفانی کە هەیە. من سپاس دەکەم ڕێکخراوی ئێمە ڕێکخراوێکە بە ناوی کەلەپوری کورد هی هەمومانە بەبێ ئایدۆلاجی بەبێ بیرکردنەوەی فکری ئایدۆلاجی حزبی سیاسی ئێمە بە ناوی کەلەپوری کوردەوە دامانەوە هەموو کەسێک ئاز مافی ئەوەی هەیە لەم ڕێکخراوە بەشدار بێت ئەو پارچە کەلەپور و دەستنووس و پارچە مێژویانی کە هەیەی بیا بەم ڕێکخراوە هەموو ناوەندە فەرمیەکانی دەوڵەت ئەتوانن چاودێر بن بەسەر ئەم ڕێکخراوە دەرگامان کراوەیە ماڵی خۆمانە هی هەمومانە ئێمە تەنها کارمەندێکی خزمەتکاری ئەو شوێنین. ئەم ناوەندەی ئێمە خانەی دەستنووس و بەڵگەنامە مێژوویەکان مۆزەخانەی کەلەپوری کورد و بەتەماین ئیشەئەڵڵا پشتیوان بەخوای گەورە مۆزەخانەیەکی گەورە لە سلێمانیە بنیانین هەموو ماڵی هەمومانە و من لێرەوە داوا لە مامۆستایانی ئاینی یەکەم چۆن لە شۆڕشەکانە کاریگەری تەواویان هەبووە هیوادارم لە پاراستنی دەستنووس و بەڵگەنامە مێژوویەکان دڵنیام 100% دەیان و سەدان پارچە دەستنووس و بەڵگەنامەی مێژوویان لایە ئەتوانن لەم ناوەندە فەرمیەی دەوڵەت بێنن دەستخەتەکانیاندانن بۆیان ئەپارێزین بۆیان چاک ئەەکەینەوە وای لەکەین بۆ هەزاران ساڵ ئەم دەستخەتە بمێنێتەوە و لە کوردستانە بێتە جێی شانازی باو باپیرانمان کەوا ئەو دەستخەتانیان بۆ ئێمە جێشتوە بەزنێتی بیاڵین. زۆر سپاس بۆ بەڕێز عیرفان معروف سەرۆکی ڕێکخراوی بروژانەوەی کەلەپوری کوردستان سپاس بۆ ئامادەبوون لەگەڵمان. سپاس بە ئێوە. بەڵێ زان و خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. کۆمپانیای سەماوات بۆ حەج و عومرە. کۆمپانیەکەمان لە وەرزێکی نوێدا هەڵدەستێت بە گەشتی پیرۆزی عومرە بۆ هەردوو شاری مەککەی پیرۆز و مەدینەی درەوشاوە. گەشتی پیرۆزی عومرە ئارامی و ئاسوودەی ڕۆح و دڵ و دەروونە لەگەڵ پیرۆزیەکانی خی گەورەدا. گەردەتەوێت گەشتێکی مانی و ڕۆحی ئەنجام بدەیت و زۆرتر سوودمەند بیت و زانیاری دەستکەوێت لەسەر شوێن و جێگا پیرۆزەکان ئەوە بە دڵنیاییەوە لە کۆمپانیای سەماوات بەدەستی دەهێنیت. گەشتەکانی کۆمپانیای سەماوات بە سەرپەرشتی عەبدوڵڵا مەلا سەعیدی سیاگوێزیە. ناونیشانی کۆمپانیای سەماوات سلێمانی دارۆغا خوار مزگەوتی دارۆغا. تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. وڵازان و خۆشەویستان زۆرن ئەو کاسبکارانەی کە بە شێوازێکی سەڵڕاکێش و جیاواز بابەتەکانیان دەفرۆشن میوەفرۆشێکەیە لە پارێزگای هەڵەبجە کە بە شێوازێکی زۆر جوان میوەکانی داناوە و بۆی مشتریەکان بۆ خۆی ڕاکێشێت لەوێ ئەم گەنجە میوەکانی دەفرۆشێت لەو بارەیەوە سامان فەتا ڤیتێکی بۆ ئامادەکردون پێکە و بینەری دەبین.
زۆر جوانە یەکەی ئێران لە قەزاودا ئەمە کیلوێتی جوان پیاوەڕێز من ناوم دەروونمێدە دانیشتووی هەڵەبجێ شەهیدم لە ناو بازاڕی هەڵەبجەم دوکانەمەیە تەمەنێکە خەریکی ئەم دوکانین خزمەت بووم دوکانەیەکەین و خەریکی ئەم دوکانین ترەمە باوە باپیرەمە خەریکی ئەم دوکانە بووە تەمەنێکی مناڵیوە لەم دوکانە خەریکی میشوکاری خۆمم شەکان تا جوانتر بێ خەڵک سەرنجڕاکێش خەڵک زیاتر ڕوتەیەک خەڵک زیاتر یە بۆ لاو شەکان جواسر بلەی خەڵک جوانترە تێگەیت هەر من وەکو خۆم شخصی خۆم حەزم بە شدانانێکی جوانتر هەیە ڕازانێک جوانتر هەیە حەزم بە هەموو میوەیەکە هەموو میوەکانیان مەم شارەوە بۆ نمونە ترێمانەیە هەنارمانەیە نەزستانە ئەمانە خۆیان هاوینن کاڵکمانەیە شووتیمانە ئەمانە هاوینێن ئەم بەزستانە هەمانە دێگەیت هەموو شێوک و خۆم حەزم بە هەموو جۆرە میوەیەکە ئیشی تیا بکەم لالە پرتەقاڵ بە یەک ئەسار سێوەلالە بە ئاسار با بڵێن هەر تا نۆم خوێندووە وازم لە خوێندێ ناوبوونی شوکارەکەم تێگەی شوکارەکەم بەلاوە گرنگتر بووە تا خوێندروشتەکە خوێندنەکەم وازێ ناوبوونی ئەمی شوکارم من تەمەنم بەرەو 28 ساڵە ڕوات تقریبا نزیکەی 15-16 ساڵە لەم ئیشە هەر لە مناڵی وەخت لە خەریکی ئەم ئیشە بووم تێکاکە کاڵک و شووتی دابەسی کاڵک و شووتی دابەسی تت بە ڕێژەیەکی زۆر حەزم لێتی هەر ئیشی مناڵیمە لە مناڵی خەریکی ئەمەم هەر بژەی ژیانی خۆشمە تێگەت تا تاکوم بڵێن زۆر لە زیاتر حەزم لێتی دووبارە سڵاوتان لەبێ خۆشەویستان لە تەوری دووەمدا لەگەڵتانین باس لە بابەتێکی گرنگ دەکەین کە ئەویش ناڕزایی مامۆستایان و فەرمانبەرانە ئەمەش دوای ئەوە دێت کە حکوومەتی هەرێمڕای گەیاند کە ناتوانێت بودجە و داهات بۆ مامۆستایان خەرج بکە بۆ فەرمانبەران خەرج بکە و ئەمەش بۆتە هۆی گرفت بۆ مامۆستایان و فەرمانبەران و هەڕەشەی بایکۆت و کۆمەڵێک پەککەوتن لە پرۆسی خوێندندا بەداخەوە کە لەم چەند ساڵی دواییدا گرنگێکی ئەوتۆ نەدراوە بە خوێندن سەرڕای ئەمە بەردەوام مامۆستایان و فەرمانبەران لە کێشەدان و ئەمە بۆتە گرفتێک بۆیان بۆ ئەمڕۆ باس لەو بابەتە دەکەین لەگەڵ مامۆستا عادل حەسەن کە لێرە میوانە لەگەڵماندا مامۆستا بەخێر بێت مامۆستا هۆکاری ئەو ناڕزایەتیە چی بوو کە فەرمانبەران مامۆستایان هاتنە لەی دەنگ ئەمە دوای چی بوو دوای چی ڕوویدا هۆکارەکەی چییە؟ بناوی خۆی گەورە سپاس بۆم دەرفەتە سپاس بۆ بەڕێستان بێگومان خۆپیشاندان ناڕزایەتی هەڵوێزەر بڕین بەرامبەر هەر واقعەکەیەتە پێشەوە ئەرکێکی ئینسانی ئەخلاقی ئاینی هەموو مرۆڤێکە بەرامبەر ئەوستەمی کەری ئەکرێت ئێمە لە مێژووی 31 ساڵی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانە بەداخەوە نەیانتوانی کە ئێستا ئەم ڕقسایەکەین ساڵیادی ڕاپەڕینە نەکو نەیانتوانی نمونەیەکی جوان لە ڕاپەڕین دەربەرهەمی ڕاپەڕین پێشکەشکان بگرێستانەوەی نوێ نەفرەت لە ڕاپەڕین و لە دەستکەوتەکانێکە چکم هیچ دەستکەوتێکی بۆ ئەوان نەبووە تەنها دەستکەوتی بۆ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان هەبووە 31 ساڵە حاکمن لە هەرێمی کوردستانە 32 میلیارد دینار 32 میلیارد دلار قەرزارن نییە لە وڵاتێکدا کە نەوت نزیکی 120 دلار بێتەوە و نییە لە وڵاتێکە وڵات نەوت بفرۆشی لەسەر نەوت قەرزار بێ ئەخ بەشێکی قەرزەکەی ئێمە ئەو نییە بڵین قەرزێک بێت کرابێ بۆ بوارێک بۆ سێکتەرێکی دیاریکرا و بۆ دروستکردنی پرۆژێکی استراتیژی بەنداوێکی گەورە دروست بکرێت لەسەر مەشروعێکی استراتیژی قەرزار بین ئێمە لەسەر فرۆشتنی نەوت قەرزارین یعنی ئەمە لە هەر شوێنێک باسیەکەی مەهزەلەیە جێگەی پێکەنینە جێگەی گاڵتەجاریە ئەمە ئیسلمێنی ئەمانەی کە ئیدارەدانی ئەم هەرێماکەن عقلیەتی حکومەتداریان نییە و ناتوانن حکومەتدارێکی دروستکەن ئەگونجی ئێستا بەڕێزێک گوێ لەم بەرنامەیە بێت ئەم جۆرە قسانە کە لەم ئاستایەکرێت ئەکو بڵی جێگەی ینی بڵێ ئەم قسانە زۆر بێتاقەت بین بەڵام ئەوەی کە زۆر جێگەی ناومێدیە ئەنی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بە پلان کار لەسەر ناومێدی خەڵکەکەن لە ماوەی 30 ساڵی ڕابردووە خەڵکانێک کە ئەمان کە هاتن
سەرەتا وەکو کە زۆر جار وتراوە بە تەلدزین بە عامودزین بە شۆفڵ دزین بە ئاودیوکردنی بەنداوەکان کە حکومەتی عراقی دروستی کردبوون هەر لە ئاودیوکردنی سەدی بێخمەوە و ئەگەر بگەڕێنەوە بۆ کۆنتریش من دۆستێکم خەڵکی دۆڵی جافاتی کە و کاتە سەکرداتی بڵین سەکرداتی شۆڕژ لەویا بووە وتی لەودی و شۆڕژ لە دۆڵی جافاتی فەردێ ئارد تقریبا بە 10 بۆ 15 دینار بوو لەم دی و شاخی دابان لە کێسا پێوترێ مێرگەپان لە مێرگەپان و دیەکانی ئەو دیوی دابا ئەم دیوی دابان فەردی ئارد بە 2 دینار بوو وتی ڕۆژێ باوکم تی ڕۆڵە دوعا بکەن قەتەمان نەبن بەشت وتم باوکە ئەوە وتی مام و چەند برایەکیشم پێشمەرگەم وتم مامە باوکەوە بۆ کاکم نیانی تۆ لە ماڵەوە دانیشێ وتی ڕۆڵەمانە گرانیان پێوەیە بچنە هەر شوێنە گرانیان پێوەیە معقولە لەو دیوی دابان فەردی ئارد بە 2 دینارە لەم دیو دابان فەردی ئارد بە 10 دینار بۆ 15 دینارە بۆ ئەمان کە هەر فەردی ئارد کە چوە جەردە ساڵەتی خۆیان نزیکەی لەسەر و 5 دینارەوە گومریان لێسان کێسا سەرانان لێسان کێسا ناویان ناوە گومرک ئێستاش بەفعلی ئەمانە سەلماندیان گرانیان پێوەیە ئەمان ینی کۆمەڵێک بازرگانە نەک کۆمەڵێک شۆڕژگەرەوەی کە لە خەمی میلەتەکە بێت ئێمە وەکو مامۆسایان کە پێمان وایە ئەرمەسوولەتی ئەخلاقیمان لەسەر شانە کە بەرامبەر ئەم ستەمکاریە بێدەنگ نەبین ئیمام عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ قسێکی زۆر جوانی هەیە فەرمێت هەر کاتێک ستەم لێکراو بێدەنگ بوو ستەمکار وا ئەزانێت لەسەر حەقا ئەم بێدەنگی خەڵک زۆر جار گوێمان لێ بێ لە بەرپرسەکانی حکومەت لە بەرپرسە حیزبیەکانی ئەم دوو حیزبا ئەڵێ خەڵک کێشەی نیە وەنێ خەڵک ژیان بەڕێیەکە ئاسایی کەس ناڕازی نییە کە خەڵک کێشەی نیە بۆیە ئەمان بە ئارەزوی خۆیان موچە یاری بە شعور و معانات و هەستی خەڵکەکەن و یاری بە بژێوی خەڵکەکەن ئەمە لە لایەکی ترەوە لایەکی تر ئەگەر سەیری کەین لە ئێستادا ئەگەر موچی تەواوەتیش لە 30 ڕۆژە بن بە خەڵک هێشتا ناگاتە ڕبع موچەکەی ساڵی 2016 لەگەڵ بەرزبوونەوەی نرخی دۆلارە سەرجەم پێدا بەتایبەتی پێستایی سەرسەریەکانی ژیانی هاوڵاتیان گران بوون ئێستاش دوای دروستبوونی لەگەڵ بەرزبوونەوەی نرخی نەوتە کە ئێمە خێر لە نرخی نەوت نابینین یعنی معقول نییە ئەمە شەر جێگەیەکی مەهزەلە و پێکەنینە نەوت دابەزێ هەر زەرەرمانە بەرز بێتەوە هەر زەرەرمانە کە دابەزێ زەرەرەکەی ینی بەرپرسەکان ئەڵێن نەوت دابەزیەوە و زەرەری خۆیانە کە بەرزە بێتەوەڵێن ینی بۆ نمونە ئێمە قەرزانی و قەرزی کۆمپانیەکانینەوە خۆشیان ئەوەی لای کۆمپانیەکانی خوان بەڵام ئەوەی کە ئەمێ لێرە سەرنجێکی تر بڵێم ئەوەی کۆمپانیەکانی خوان وەکو پەرلەمانتارێکم شەوتی بۆ منە خۆرمەڵە لە خۆرمەڵە کە نزیکەی 350,000 بەرمیل نەوت دەرێ هەندرێک کە نزیکەی لە ساعت 45 نەوتی هەرێمی کوردستان لەو هێنە دەرێ یەک کۆمپانیای بیانیتیان نیە ئەوەی خاڵێکی تر کە زۆر جێگەی سەرنج بووە گە بڵێم لە وتەکانی قسەکانی سەرکی حکومەت ئاڵێمە لە ساعت حوتی داهاتی نەوتینەوە بە قەرز بەڵام ئێمە گوێمان لێیە ینی هەموو ساڵێکە بە پرسێکی حکومی و هەم سەرکی حکومەت و هەم لە وتەبێژی حکومەت کاتێک کێنە سەرشاژە باسی قەرزەکانەکەن بۆ منە کابینەی پێشوتی 28 ملیار دلار قەرزارین ئێمە بیسمانە قەرزەکان زیاکە ئەم لە ساعت حوتی پارداهاتی نەوت کە بە حساب ئەدرێتەوە بە قەرز دەرەوە بەشێ ینی ئەگەر لە ساعت حوتەکەش دەرکێ ئەمە لەلایەک ئەگەر لە ساعت چلوکەکەش من حەز ناکەم باسی ژمارەکە خەڵک لە ژمارەش بێزار بووە بەڵام بە کورتیەکەی ینی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان پارتی وێکێتی و حکومەتی هەرێمی کوردستان بە پلان بە پیلان سیاسەتی برسیکردن دوو سیاست لە هەرێمی کوردستانە بەڕێوە بات سیاسەتی برسیکردن و سیاسەتی بێحرمەتکردنی خوێندن پەیڕەوەکات حەز دەکەم لێرە ئاماژە بە خاڵێکم زۆر لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبووکیشە ساڵی 2010 بڵاوم کردو زۆر سایت و پێی جەمانە بڵاو کردەوە قسەکە لەوە دەرچوو کە من بڵاوم کردبێتەوە لە بەرنامەی شاهیدون عەلە عەسری کەناڵی جزیرە محەممەد حسێن هەیکل عەفو ژنەکەی سادات جیهان سادات ئەڵێ ڕۆژێک سادات هاتە ماڵەوە زۆر شڵەژاو بوو زۆر بێتاقەت بوو وتم خێرە بۆ ئاوە بێتاقەتی وتی ئەمڕۆ سێڕاهێشکاری بەریتانی فەڕەنسی ئەمریکی لەلام بوون دوو اختیاریان یامە بەردەستم یەکەم گەلی میسری هەژارکەمەوە دوو گەلی میسری نەخوێندەوارکەم وتم ئەی تۆ وتە چی وتی هەردووکیم ڕەفس کرد وتم ئەی بۆ بێتاقەتی کارە ڕاستەکە ڕژاردووە وتی کۆتایی تەمەنی منە بەلانی کەمەوە کۆتایی تەمەنی سیاسی منە ئەوە بوو چەند مانگێک دوای ئەوە سادات کوژرا ناڵین سادات باشە بەڵام ئەمانە ینی هەمووی لەعبەی سیاسین لە هەرێمی کوردستانە
لە جیهانی ئەوەی کە پێوترێ جیهانی سیەوەی کە پێوترێ جیهانی ئیسلامی دەسەڵاتدارە زلێزەکان پەیڕەوی ئەەکەن ئەنەوێت گەلی کوردستان بەداخەوە پارتی وەکێتی چوونەتە چوارچەوەی ئەو لعبە نێودەوڵەتیەوە کە ئەمان بۆچی ئێساگەی بڵێ باشە پارتی وەکێتی چێمە بەسێکیان هەیە دەسەڵاتانی چێمە بەسێکیان هەیە کە خەڵک بڵی سەرکوتکەن برسیکەن نەخێنداوارکەن ئەمە سیاسەتی فرعونیە ئێمە وەکو مسلمان خی گەورە لە وەسی فرعون ئافەرمێ فاستەخەف قەومەه فأطاعوه خەڵکەکان ترساند و زەلیلیان کردن بۆ ئەوی گێڕانیان کەن ینی خەڵکیان والێ کردو ئێستا لە هەموو ناڕەزایەتی و خۆپیشاندان و بایکۆت و هەموو جۆرە جوڵێک ناومێت بووە ماوە سعادل ینی ئەچیتە هەر شوێنێکەوە هەر خەڵکێکە دوێنیڵێ خەتای خەڵکە ئەم وەزع قوبوڵەکە ئەی خەڵکە خۆمانین ینی بۆچی وای لێ هاتووە خەڵک ئەمەی پێ قوبوڵە ینی بڕابکە ئێستا لەوانەیە هەموو چش بدرێت هەر بێدەنگی هەبێت هەر ناڕازین خەڵک ناڕازی ئاین دەرنەبرن نێتە سەر شەقامەکان ینی خەڵک گەشتۆتە واستەی کە پێی وایە بەو شێوازەش خۆپیشاندانێک گردبوونی ئەنجامدا هیچ ئەنجامێکی نابێت ئێمە سەرەتا لە قسەی کۆتاییتەوە خۆپیشاندان ئەگەر دەسە جەمعی بێ خەنجکە خۆپیشاندانی خوێندکارانی سلێمانی پیاوتین ئەنجامی ئەبێت نەڕەزاتی ئەگەر دەسە جەمعی بێت ئەنجامی ئەبێت بەڵام ئەوکو سەرەتا ئاماژەم پێ پلانی ناومێتکردنی خەڵک بە پلانیشی لەسەر کراوە بەداخەوە ئەگەر زۆرم قسەکەم بمبەخشن خەڵک ئومێدی لەسەر چەند هێزێک هەڵچنی بە تایبەتی هێزێکی دیاریکراو هەڵچنی کە هەموو زبەشی زۆری دەنگی ناڕازی خۆیان پێبەخشی بەڵام دەنگەکان برانە لعبەیەکی سیاسی مفاوەزاتەوە و چەند وەزارەت و پلۆپۆسێکی پۆرگیرا کە دیاتری وەزیریان وەزارەتیان بۆ وەزارەتی داراییە کە خراپترین وەزیر و خراپترین وەزارەت دەرچوو ئێستا کەوتۆتە پەڵەبگرتن و کە ئەمە بۆیە ئەوەی کە خەڵک گومێدی لەسە هەڵشنی ئەوەی کە خەڵک ئومێدی پێی هەبوو نەیتوانی بۆکو بڵی جێگەی ئومێدی خەڵک بێت خەڵک لەم دۆخەنا ئومێدیە ئەژی و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان چی بەبێ حرمەتکردنی هەموو پرۆسە مەدەنیەکان لە هەڵبژاردن لە بایکۆت لە ناڕەزایەتی لەمانە هەوڵیان بێڕەزیکەن و لەلایەکی تریشەوە بە تایبەتی لە دەڤەری ئەولا لە گرتنی چالاگوانان ینی ساشکەم دەڤەرم دقیقێمە قسە لەگەڵ بەڕێسان ناکەین لە بەرنامەیە قساکەین نزیکەی هەفتە چالاگوانی دەڤەری بادینان لە زینداندان و 6 چالاگوان 6 ساڵ و 6 ساڵتیانە بە زیاتر حکم دراوە و نزیکەی 2 ساڵ ئەوان جارێ بێدادگاییکردن لە زینداندان بۆی ئەم بارودۆخە کە هاتۆتە پێشەوە بەشێکی زۆری بۆ چاوترسانی خەڵکە بۆ نەومێتکردنی خەڵکە بەڵام گرنگە ئەوانەی کە بڕوایان بەوە هەیە بەرەنگاربوونەی ستەمکاری هەم مەسئولێتێکی ئەخلاقیە و هەم مەسئولێتێکی ئاینیە چونکە پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسەلام بۆ نەهاتون تەنها نوێژ و ڕۆژ و زەکات و حەج فێری خەڵکن من لە زۆر دیدار لە زۆر شوێن لە زۆر قسەی مەجالیسی کۆمەڵایەتی ژەواڵێ بەگەر پێغەمبەر صلی الله علیه وسلم تەنها نوێژ و ڕۆژ و زەکاتی حەجی لە ئەهلی قوڕەیش بیستایە ئەبوو جەهل و ئەبوو لەهەبی مامی و سەرانی قوڕەیش و ئومەیە کوڕی خەلەف کێشیان نەبوو لەگەڵیان بەڵام ئەوان کێشان لەگەڵ ئەوەیە بوو کە ینی داوای پێ سەلەم داوای عەدالەت داوای لەو جۆرە ستەمکاری و لابردنی زوڵمەی ئەکردین خی گەورە لە قورئانە دوو ئەرک بۆ سەر جەمی پێغەمبەران دیاریەکە ولقد بعثنا في كل أمة رسولا أن يعبدوا الله واجتنبوا الطاغوت سرجم بيغمبران بودو أركي سركي هاتون تنها بونا هاتون خلق بڵێ نوێژکە و ڕۆژووکە ئەو بەشیۆکێتی نوێژ و ڕۆژەکە ئەبێ ئەرکێکی سەرەکی پێغەمبەران دوورکەوتنەوە لە ستەمکاران دوورکەوتنێ لە نەعەدالەتی جەوهەری شەریعەتی ئیسلامی بریتە لە چەسپاندنی عەدالەت و دادپەروەری ئەمە وەکو ئەرکێکی ئاینی وەکو ئەرکێکی ئەخلاقی سەرجەم وڵاتانی دنیا ینی ئەگەر وڵاتانی کە پێشکەوتون بەرهەمی عەدالەت و بەرهەمی ناڕەزایەتی بوون ئەوروپایی کە ئێستا گەیشتووەتەوەی کە عەدالەت بخوان بەرپاکەن نەک بۆ ئێمە چون هەچی نەهامەتی ئێمەیە هەچی دەردەسەری ئێمەیە هەچی ناڕەحەتی ئێمەیە دەستێکی وڵاتانی ڕۆژئاوایی لە پشتە ئەوروپیەکان بۆ دەروی خۆیان جۆرێکن لە دڕندە و لە وەحش بەڵام بۆ ناو خۆیان توانیوانە جۆرێک لە ئیستیقراری سیاسی استقراری ئەمنی و جۆری لە عەدالەت دەرپاکەن بەرهەمی کۆمەڵێک پێکدادان و خۆپیشاندان و شۆڕشی فەڕەنسی و کۆمەڵێک بەرێککەوتنی توندە تا گەشونەتە بۆ ئیستیقرارە سیاسی ئەمنی کە ئێستا پێیگەیشتوین بۆیە ئەگەر ناوی بنین هەموو گۆڕانکاریەک ژانی هەیە ئەبێ خەڵک لەوە تێ بگات ئەبێ ژانی عەدالەت بچێژین ئەبێ کۆمەڵی ژانی بوون بچێژین بۆی کە بتوانین سەربەرزانە بژین وی بتوانین لە قیامەتیشە لە بەرامبەر خوا ڕووسور بین
زۆر باشە پاسا و بەهانەی سەرۆکی حکوومەتی هەرێم ئایا بەڕاستی جێ قبوڵەیە خودک و جۆرێک لەگەڵ تجاری وایە لای هاوڵاتیان چکە تەنها مامۆستایان و فەرمانبەران زەرمەندین هەر یەک هاوڵاتیەک زەرمەندە لەم بارودۆخا لە نەبوونی موچە لە دواخستنی خوێندن و ئەم جۆرەشتانە ئایا هەر بەڕاستی ئەم پاسا و بەهانەیە جێ قبولکردنە و ئێوەکو مامۆستایان بەتەمان چی بکەن و کاردانەوەتان چی دەبێت لە ئاس ئەو قسانی کە سەرۆکی حکوومەت کردی سەرەتا پێمان وایە قسەکانی سەرۆکی حکوومەت یارەمی کوردستان جگە لە پاساهێنانەوە بۆ دزی و گەندەڵیەکانیان کە چەند ساڵی ڕابردوو تەراکۆمی بوون خەڵک زۆر ئومێدی و زۆر پاسیە بە ئەم دوو حیزبە دەسەڵاتدارە خەڵک ئەوکو سەرەتا ئەو قسێگەر لێوە بیهێنمەوە کەوتم ئەمانە بە ئاودیوکردنی هەموو کەرەسە بنەڕەتیەکانی ئەم وڵاتە دەستیان پێکرد دوایی زۆری نەخیان لە ماوەی چەند ساڵێکی کەما شەڕی ناخۆیان هەڵگیرساند هەموو چاکە خوازان و هەموو کەسایەتیە باشەکانی ئەم نیشتیمانە تەکلیفیان لێکردن کە ئاژ من ئاژ نەبوو لەسەر دەستی پیرەژنێکی ئەمریکی ڕێکەوتنامەی واشنگتنیان ئیمزا کرد کە ئەو ڕێکەوتنامەش تام ساتە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە دوای ئەوە ئەمان خەڵک لە 2023 ئومێدێکی زۆر هەڵچنی لەسەر ئەم دوو هێزە بەڵام ئەمان لە 2023 تا 2013 ئەو کاتێک کە موچە لە بەغا ئەو تا ڕادیە وەزعی ژانی خەڵک باش بوو بەڵام لە دوای 2013 کەمان بڕیارێکیان دەرکرد بە ناوی ئابووری سەربەخۆ کە ئابووری سەر بەخۆیان بوو نەک سەر بەخۆ بۆیە کە ئەو بڕیارەوە کۆمەڵی نەهامەتی بەسەر ئەم میلەتە هەو بۆیە ئەم پاساوانی کە ئەمی دەرەنجامی کە ئێستا هەیە ئەمە دەرەنجامە ئەم دەرەنجامی کە ئێستا هەیە دەرەنجامی سیاسەتی هەڵی خۆیانە و پێمان وایە بە قەنەعەتی نەک هەموو کەسێکی عاقڵ ئەزانێت یعنی داهاتی نەوت هێندە زۆرە هەر ئەو بۆری نەوتەی کە نەوتی ئەگەر نمونەیەکی بە کورتی هەو بۆری نەوتی کە نەوتی هەرێمی کوردستانی پێ ئەیگوێزرێتەوە کە 7 بۆ 9 دلار کرێکەی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر هاوڵاتانی ڕەش و ڕوود بە حساب ئەڕوات هەر ئەم بۆریە نەوتی عێراقی پێ ئەڕوە بە $1.5 يعني ئەو خۆمە ئێمە جۆگەی مەهزەلەیە يعني ئەگەرم کۆ بۆرینەوتە کرێە بۆ حکوومەتی عێراقی بە $1 بە دلار بۆ $1 بۆ حکوومەت هەرێمی کوردستان بە 7 بۆ 9 دلار خۆی ئەمە جێگەی سەرنجە ئەگەر بین بە زمانی داتا وەڵامی بە برسانی هەرێمی کوردستان بینەوە زۆر شوێنی يعني جێگە هەیە کە ئەمانە وەڵامی بینەوە بەڵام ئەوەنە وتراوە يعني لای هەموو ڕێزم هەیە لای هەموو تاکێکی هەرێمی کوردستان یەک جۆر کەس دوو جۆر کەس نبێ گەر بم بەخشە نالاقیژە بە شاشەکە و بینەرانی بەڕێزیشان داوای لێبوورنەکەم تەنها گەمژەکان و کۆیلەکان باوەڕ بۆ جۆرە پاساواناکەن وەگەرنان نەوت بە من ئەگەر بە بردووتر بڵێم ئێمە ئەماوت کاکە 200 ملیارەکەی بەغا نهاتوە ئێمانگی پێشوو نەوت بە 80 بۆ 90 دلار بوو 200 ملیارەکەی بەغا موچی پێدرا باش ێستا نەوت گەشتە ئەو فەرقە ئەگە بە زمانی ژمارە قسە بکەین ئەو فەرقی کێسا نزیکی $170 $150 زۆر زیاترەکە لەو 200 ملیاری کە بەغا ئەینات ئێستا بۆ موچەیان ئەو تا ئەیکەنە سەر کابینەکانی پێشووتر کە ئەوان ئەنجامیان نەداوە بۆی ئەمان ناتوانن یاخود ئەوە تا دەیخەنە سەر حکوومەتی عێراقی کە پارە نانێرە زۆر ینیڵێ پندێکی کوردیەڵێ بەشەکەی خۆمە خۆم ئەوی تۆژە خۆم ئەمان حکوومەتی عێراقی شۆکۆیان نەوتە فرۆشێ خۆمان ئەو نافرۆشن يعني مەهزەلەیە ئەگەر بە ڕوونتر قسە بکەین بۆ من ئەمان بەپێی ئامارەکانی داتاکانی بەندەری جیهانی تورکی مانگی ڕابردوو بۆ من هەر باسی مانگی ڕابردوو دەگەن حکوومەتی هەرێمی کوردستان 444,000 بەرمیل نەوتی ڕۆژانەی فرۆشتووە ئەم 444,000 بەرمیل نەوتە ئەگەر بەپێی وردی کەینەوە لەگەڵ ئەو 3 ملیۆن بەرمیل نەوتەی کە 3 ملیۆن و 100,000 بەرمیلە کە حکوومەتی عێراقی فرۆشێت ئەوکو نیسبە وەریگرین هێشتا 444,000 بەرمیلەکە بۆ 3 محافەزە لە 3 ملیۆنەکە زیاترە يعني وەکو نیسبە وەریگرین چکم ئەو 18 محافەزەی لە بەردەستایە بۆ 3 ملیۆن ئێمە 444,000 بەرمیل بۆ 3 محافەزە بۆیە ئەو 15 محافەزەی لەژێر دەستە ئەگەر ئەمە وەریگرین ڕێژەی فرۆشی نەوتی هەرێمی کوردستان زۆرترە ئەمە جگەلەوەی باشە بۆ داهاتی ئەوان بەشی موچاکە و تازەترین لە دوانی وەزیری نەوتی عێراقی ئیحسان عەبدوجەبار ئەڵێت ئێمە توانیمان یەک پیاوانەیەکی تازە تۆمارکەین لە داهاتی نەوتا کە داهاتی نەوتی مانگی ڕابردوومان 8 ملیار و شتێک دلار بۆ کە نزیکی 12 تریلیۆن دینارە کە ئەم ژمارەیە ئەتوانن موچەی پێ بن واتوانن پرۆژەی خزمەتگوزاری پێ بکەن واتوانن بەشی هەرێمیشمان کە ئێساوە قەزێکی سیاسیە ڕاگیراوە بۆ حکوومەت هەرێمی کوردستان بەو 440,000 بەرمیلە ناتوانن پارەی خۆی بات ئەگەر ئەمان بەشێک نەبێت لە پرۆسی دزی و گەندەڵی و بەهەدەدان حەزەکەم بەڕێزەوتت هەنگاوی ئایندەتان چی هەنگاوی هەموو هەنگاوەکانیمە بەندە بە ئاراستی پابەندی مامۆسانەوە بەوەی کە چەنە خۆیان ناڕازایەتی دەرەبرن سەرەتا وتم دۆخێکی ناومێدی هەیە خەڵک هەمووی ناڕازیە
بەڵام ئەمێ لێرە بڵێم ینی خەڵک ڕابەرێکی سیاسی نییە زۆر متمانەی پێ بکات پێشی بکەوێت ئەنجومەنی مامۆسانی ناڕازی ڕازگوانە بڵێن ئێمە خەباتێکی پیشەیی ئەەکەین نەک خەباتێکی سیاسی بۆی خەڵک بە شوێن ئەوە گەڕێ ڕابەرێکی سیاسی دڵسۆ بدۆزێتەوە دەنگە ناڕازەکانی خۆی باتێ و دەنگە ناڕازیەکانی لەسەر مێزی مفاوەزات لەگەڵ حکوومەتی هەرێمی کورد لەگەڵ پارتی و یەکێتیە جارێکتر نەدۆڕێنێ. زۆر باشە مامۆستا لێرولەوەی باز لەوە دەکرێت کە لە زۆنی سەوزە بە شێواز لە شێوازەکان پشتگیریتان هەیە بۆ مامۆستایان و فەرمانبەران چەنەکە خۆیان بەشێکن لەو قەیران و لەو وەزعی کە هەیە بەڵام دەوترێت کە بە شێواز لە شێوازەکان پشتگیری موچەخۆران و مامۆستایان دەکەن. وڵا من تام ساتەکە قسەی تیاکەم 4 جار گیراوم لە زۆنی سەوزە لە زۆنی سەوزە لە ساڵی 2016 تام ساتە لەسەر خۆپشاندان 4 جار گیراوم بۆیە ئەوانیش تا ئەو ڕادەیە قبولیانە ئەوەی فەزای ئازادیەوە بە سلێمانی یەکێتی نییە سلێمانی یەکێتی ئازاد کردووە یعنی سلێمانی طبعی سلێمانی خوڵقی سلێمانی کەسشی شێوازی نەنجی سلێمانی لە سەردەمی بەعسیشا تقریبا تا ڕادێ بۆ شێوازە بووە حتا لە شۆڕشی ئەیلولەوە بارزانی هاتووە لە سلێمانی دەستپێکی شۆڕشەکە دەست پێ کردووە سەکرداتی شۆڕشی ئەیلول لە ماوەت بۆ نەک لە ڕزمێ بۆ هەموو دەڤەری هەولێر ئەوە ینی ئەوانیش ناڕازین لە ئێمە ناڕازیترن بەڵام بە کورد یاریگۆڵ مەگەڵ سەکرداتی شۆڕشی ئەیلول لە ماوەت بۆ نەک لە بارزان بۆ ئێمە خەڵکی سلێمانیە کە نەعەدالەتی پێ قوبوڵ ناکرێ و سەرکرداتی شۆڕشی یەکێتی لە دۆڵی جافاتی و سەڵەدن و سەرگەڵۆ بووە بەگە بڵم نەک لە کۆی و تاڵەبان یعنی ئەکۆ بڵێ باسی هینکەی بۆیە خوڵقی ئەم دەفەرە شێوازی مامەڵی خەڵکیان دەفەرۆی کەستەمکاری پێ قوبوڵ ناکرێت ئەمە بەشێکە ینی تا بڵێم یەکێتی نیکە بەدەستکەوت بۆ خۆی ئەمە دەستکەوتی یەکێتی نیە خوڵقی خەڵکی سلێمانی وایە کە نەعەدالەتی پێ قوبوڵ ناکرێت ستەمکاری پێ قوبوڵ ناکرێت بۆیە زیاتر لێرە ئەگونجێ هەبێت و خوڵقی خەڵکی هەولێریش بێگومان لە ئێمە ناڕازیترن بۆی ئەو نەکرێت بەڵام لێ جۆرێک لە سەڵاتێکی ئیستبداتر هەیە ینی حەزەکەم بۆ بڵێم ینی پێم وایە هاوڵاتیانی هەولێر زۆر لە ئێمە ناڕازیترن بەڵام تۆ ینی ببینی خەڵکێک هەیە لەسەر خۆپشاندان 6 ساڵ حکومە درێت مامۆستایەک لەسەر بەشداری خۆپشاندان سەر نگۆم ئەکرێت یعنی لەسەر ئەوەی کە باسی بایکۆتی کردووە ڕێزم هەیە نمونەم هەیە گەر ڕۆنتر بڵێم لەسەر ڕێگا خەڵکیان بۆ داناوە و ئەمەنیان لیاوە چەند ڕۆژێک لە ماڵەوە لە خەسخانە بەدەم چارەسەرەوە بۆ تەنهاوە لە مەکتەبەکە ویسوێتی واژوو کۆکاتەوە بۆی کە مامۆسایان بایکۆتکەن بۆی ئەو دۆژەرە دەسەڵاتی کە لە هەولێرایە ڕێگە بە دەنگی ئازاد و ناڕازاتی نایەت کاتە ئەگەری بایکۆتکردنەوە هەیە مەترسی هەیە لەسەر خوێندن کە ڕابگیرێ و جوابی ئێوە چی دەبێت دەگەر وەڵامی داواکاریەکانتان نەدرێتەوە ئێمە کاتێک بەلای قوتابخانەیەکە ئاڕۆین وانیتیانە و درێتەوە ئاگر لە هەناوان بەرەبێت هیچ کەسێ بەقەت مامۆستا دڵسۆزی خوێندن نییە هیچ کەسە بەقەدر مامۆسایان عاشقی وانەوتنەوە نییە دوای شێمە من ئێستا من خۆم کە قساگەم بۆ نمونە مناڵی مامۆسایان هەمووی لە کەرتی حکومین ئەو مناڵی بەرپرس و ئەم دەسەڵاتدارە فاسدانن لە کەرتی ئاهلین من خۆم سێ مناڵم بۆ نمونە لە کەرتی حکومیە ئێستا کە هاتمێکیان لە بڵێن لە قوتابخانی دڵدارە کە هاتمەوە بە ڕێگا بینیم تمۆس یەکتی وەڵام مامۆستاکانتیان بڕۆنەوە یعنی بۆ نموناڵێم هاوڕەکانم بینی وتم وتی مامۆستاکان وتیانە بایکۆتە تا خۆمان پێتان نەڵێنەوە بۆ مناڵێکی ترم هەر نەچوەتەوە ینی خێزام ئەمسا داوامی هەبووە نەچوەتەوە ینی ئەمانە ئێمە کەس بەقەدر مامۆسایان دڵسۆزی خوێندن و بین نییە بەڵام ئێمە بایکۆت پرۆسەیەکی بڕیارێکی زۆر ناچاریە بڕیاریش نییە ینی ئێمە لە بەنامەکە شاوتومانە پشتگیری بایکۆتی خۆڕستکاری مامۆسایانەکەین کی تا مامۆساتی مامۆسایان خۆیان قەنعەتیان پێ هەبوو پشتیوانیان نەکەین کەی مامۆسایان خۆیان قەنعەتیان پێ نەبوو مامۆسایان خۆیان ئازادن بڕیاری خۆیان نەک بڕیار ئەنجومی مامۆسانی ناڕازی بایکۆت خۆڕستکاری بەڵام ئێمە لە بیری ئەوە داین ینی ئەم نەڕەزایەتیانە فراوان بێت لەوەی کە سەرجەم چین و توێژەکان تیا بەشدار بن ئێمە بەم بایکۆتە خۆڕستکانە ئەمانەوێت بۆکو بڵی خەڵکانی دش بێنە سەرخات ئەگەر زانیمان خزمەت بەدەنگی ناڕازی ناکە ئاسایی مامۆسان خۆیان ئەسۆ ناوپۆلەکان و ناوەندەکانی خوێندن زۆر باشە زۆر سپاس بۆ مامۆستا عادل حەسەن زۆر سپاس کە میانی بەرنامەکەمان بۆ هیوایی کە ئەم دۆخە چاک بدی انشاءالله سپاس بۆ بەڕێستان زۆر بەخێر بێت بەڵێ خۆشەویستان فیتێکمان ئامادەیە لە چەمچەماڵ کە سیمینارێکی تەندروستیە
لەوێەوە هاوکارانمان ڤیدیۆکان بۆ ئامادەکردین بابێکەوە بینیری ئەو ڤیدیۆ. بە ئامەبەستی بەرەو پێشبردننی ئاستی هۆشیاری و ڕۆشنبیری کارمەندانی تەندروستی لە بوارە جیاوازەکاندا لقی چەمچەماڵی ڕێکخراوی تەندروستکارانی کوردستان زنجیرە سمینارێکی بۆ ژمارەیەک لە دەرچوانی بەشە پزیشکیەکان و کارمەندانی تەندروستی لەژێر ناونیشانی ڕێکخراوی تەندروستکاران و دیدێک بۆ داهاتوو لە بینایی کۆمەڵگەی پزیشکی بەخشین بەڕێوە برد. بەڕاستی دیارە کارمەندانی تەندروستی زۆر پێویستیان بەوەها پانێڵێکە چونکە لەم ڕۆژگارەیە لە تێکچوونەکان زۆرن شێواویەکان زۆرن کە تووشی کارمەندانی تەندروستی ئەبێ پێویستمان بەم پانێڵانە زۆرە بۆ ئەوەی بتوانین جارێکی تر گرنگی ئیشی خۆمان یاخود ئەو مەبەسە گرنگەی ئێمە کە سنتەربوونی نەخۆشە خزمەتکردنی نەخۆشە ئەو بابەتە گرنگەمان لەبیر نەچێتەوە. لە ڕاستیە لە ئێستادا چالاکی لەم شێوازە زۆر کەمە و زۆر کەم کارمەندانی تەندروستی بەسەرەکرێتەوە. بەڕای من ئەمە شتێکی زۆر باشە هەم لە ڕۆ دینیایەکەەوە هەم لە ڕۆ عیلمێکەوە کە زوو ئاوا کارمەندانی تەندروستکاران بەسەر بکرێتەوە بۆی زیاتر ئاشنا بن بەکاری تەندروستی و تا چەندێ گرینگە ئەوان کاری تەندروستی ئەکەن هەم بۆ دنیایان و هەم بۆ قیامەتیان. لێپرسراوی لقی چەمچەماڵی ڕێکخراوی تەندروستکارانی کوردستان دەڵێت مەبەست و ئامانجیان لە سازدانی زنجیرە سمینارەکە بەرەپێدانی زیاترە بە توانا و لێهاتووی کارمەندانی تەندروستی و بەشە پزیشکیەکان بۆ ئەوەی بتوانرێت خزمەتگوزارێ پزیشکیەکان لە بنکە تەندروستی و نەخۆشخانەکاندا بە باشترین شێوە پێشکەش بە هاوڵاتیان بکرێت. بەستی پەرەپێدانی تواناکانی کارمەندانی تەندروستی لەم سنوورە و دەرچوانی بەشەکان وەکردنەوەی خولی تایبەت بوویان و دانانی پلانی ساڵ بە مەبەستی بەرەو پێشبردننی ئاستی هۆشیاری تەندروستی و ئاستی توانایی کارکردنی کارمەندانی تەندروستی و دەرچوانی بەشە پزیشکیەکان برەو بە خۆمان بدەین سەرەتا و برەو بە لقی چەمچەماڵی ڕێکخراوی تەندروستکاران بدەین و برەو بە کارەکانی دەین بە هەمان شێوە بتوانین کاریگەری دروستکەین لەسەر کارمەندان و دەرچوانی بەشە پزیشکیەکان بۆی بتوان تواناکان بەرەو پێشبەرن و ئاستی پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان زیاتر بکەن ئینشاءڵڵە. لە زنجیرە سمینارەکەدا چوار بابەتی جۆرا و جۆر لەلایەن کەسانی پسپۆڕ و شارەزا لە بوارە جیاوازەکاندا پێشکەش بە ئامادەبووان کرا. بڕیاری شام جۆرە چالاکیانە لە ماوەکانی داهاتوودا بە شێوەی جیاوازتر و فراوانتر بەڕێوە بچن. لە کۆتایشدا دەرگای گفتوگۆ بەڕووی پێشکەشکاران و ئامادەبوانی زنجیرە سمینارەکەدا کرایە و تاوتۆی چەند بابەتێک کرا. جەلال جەباری تایبەت بە پەیامی ڕۆژ چەمچەماڵ. دووبارە سڵاوتان لێ بێدازان و خۆشەویستان ڕۆژی ڕابردوو 5 ئازار 31 ساڵ تێپەڕی بەسەر ڕاپەڕینە مەزنەکەی گەلی کووردا کە ئەمڕۆژ یادی ڕاپەڕینی ناوچەی بازیان و پشدەر و چەند ناوچەیەکی دیکە یاریمی کوردستانە. ئەم ڕاپەڕینە لە 5 ئازار دەستی پێکرد لە 21 ئازار بە ئازادکردنی شاری کەرکووک و ڕاپەڕین شاری کەرکووک کۆتایی هات. لەو سەروبەندەدا هاوڵاتیان بە ئومێدێکی زۆرەوە ئەو ڕاپەڕینە گەورەیان ئەنجامدا بە ئومێدی ئەوەی کە دۆخ و ژیانی هاوڵاتیانیان ڕوو لە باشبوون بکات وهروەها بە ئامانجیەوەی کە داهاتی وڵات بە دادپەروەری دابش بکرێت. بەڵام بەداخەوە ئەمڕۆسی 1 ساڵ تێدەپەڕێ بەسەر ئەو ڕاپەڕینە مەزنەدا زۆرێک لە کەسوکاری شەیدان زۆرێک لەوانەی کە ئەو ڕاپەڕینیان ئەنجامدا داوای لێبوردن لە ئەم گەلە و ئەم خەڵکە دەکەن بۆی کە ڕاپەڕین ئامانجەکەی خۆی نەپێکاوە بگرە زیاتر گوزەرانی هاوڵاتیان بەرەو خراپتر ڕۆشتووە. لەم تۆرێمادا زیاتر باز لەو ڕووداوە مێژوویە دەکەین زانین چۆنچۆنی ئەو ڕاپەڕینە ئەنجامدرا. پێشمەرگەیەکی دێرینمان لەگەڵایە مامۆستا جەبار حەمەڕەشید پێشمەرگەی دێری مامۆستایان زۆر بەخێر بیست سپاس ئەو ڕۆژەی کە ڕاپەڕین ئەنجامدرا ئێوە چۆن خۆتان ڕێخستەوە چۆن چۆنی بوو دەمێت سەرتا باز لە مێژووی ئەو ڕووداوە بکەین.
بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوی خوا لە ئێوە و لە ستافەکەتان و لە بینەرانی بەڕێز لەگەلی دی بەشخۆراوی کوردستان چاوەڕێ کەری چاک و بینەری خراپی ئێستا سەلااو لە هەمووتان بێ. ئێمە کە ئەو کاتا لە سنووری هەورامان بووین. ئیتر بە تەبیعەت هێزەکان هێزی پێشمەرگەی کوردستان هەمویان پارتی یەکێتی جەماعەتی سۆشالیست بزوتنەوەی ئیسلامی هەمومان لەو مەسیری دزڵی سوورێن هەورامانە بووین کە بیستمان ئەو کاتە تەلەفۆن و مۆبایل نەبوو تەڵان پامێکمان بۆ هات پێم وا بێت 4 مانگ بوو 5 مانگ بوو شتێکی وە تاریخەکانم بەزەبت بیر نەماوە ئەوتیان گەلی کوردستان لە ناوەوە بە هاوکاری چەکدارانی ناوخۆی ئەو کاتە ڕاپەڕیون و حکومەتی زەعیف بووە و پەلامار دراوە چەند شوێنێک گیراوە ئێمەش کە ئەمەمان بیست زۆرمان پێخۆش بێتەوان بە ئاواتەوە من شتێکی وا ببیستین ئەو دوژمنە سەرسەختەی ئەم وڵاتە لە شکستایە و خۆی ناگرێ بۆ هێزی پێشمەرگە و بۆ هێزی گەل ئیتر فەوری هێزەکانمان هەمووی کۆ کردەوە و برادەرانەمان کە بازێکی ماڵ و شوێن خۆ ماڵ لە شوێنێکی احتیادیا بوو کۆمانکردنەوە هاتین بۆ خوڕماڵ لە سنووری خوڕماڵە دابەزی بەس ئینسان ئەگەر حەق و ڕاست بڵێ باشە کە هاتین خوڕماڵ و ئەو مەنتیقانە ئازاد کرا بوو پێشمەرگە و ئەمانەکە ئاهاتن کە تێکەڵە بوون ئەمە نابەسەد هەر شوێنەکە بۆ هەر شوێنەکە چوین خۆیان ناگرێت هەتا هاتینە عربەت ئێمە شەو لە عربەت ماینەوە وەزاکمان پرسی وتمان ئێمە چی بکەین باشە دانیشتێکمان چاوێکمان کەوت بەو برادەرانە بەڵام زۆر بەداخەوە ڕاپەڕینەکە پەلاماردانەکە جەمسەرێکی نەبوو کە بڵێ یەک کەس یەک حیزب یەک شەریحەی ڕەسمی ڕابەرایەتیەکە ئەگەرەوە بوو یا زۆر باشترە بوو هەر کەسە بۆ خۆی مەقسە بە زۆری هێزی گەل زۆر کارا لە خوارەوە هێزەکانی دوشمنیان چەکردی چەکیان کەوتووە دەست زۆریشی ئەوانەی کە فرسان بوون لە داخلا تێکەڵی هێزی پێشمەرگە بوون متافیانە جێشە بە باڵای شۆڕش و ئازادی و ئەمانە هاتین شەو لە عربەت بین ڕۆژی دوایی هاتین بۆ سلێمانی ئاخر ڕۆژی گیرانی ئەم نەسوورەکە بوو من خۆم کە بڵێن ئەو کاتە سەر تیپی 14 بووم هاتم لە نزیکەوە سەی دەکەم شتەکە زۆر حەشواییە خەڵکێکی زۆر شەهید دەبێ بە ناحەق بە پەلە ئەمانیش ئەو سی خوڕانەی بەعس کە لە ئەو بینایە مابوون یعنی ئاخر هەناسەی مەرجیان بوو بە هەموو شێوەیەک ئازانی خۆیان چیان کردووە ئازانی خەڵقی بەشخوراوی کوردستان زوڵم لێکراوی سلەیمانی چ ڕقێکی لەوانەیە چ خەڵقێک لە ژوورەوەیە سجنی لێ بوو هەتا ئافرەتی تیا بوو بەڵام زۆر بەداخەوە خەڵقێکی زۆر هێندە سیلاحیان هێنا بوو فریاندا بۆ بەردەرگاکە لە ناو حەوشەکە و بەردەرگاکە سیلاحی باش بیکەیسی و قەناس و ئەمانە گەنجی خوێنگەرمیش مەقسەد لەبەرەوە ئەڵم ڕاپەڕینەکە جەمسەرێکی ڕئیسی نەبوو خەڵگە چوو بۆ سیلاحەکە تەقایان لێکرد شەهیدیانە کرد بەڵام هەر لە دوورۆ دانیشتبوون ئەوان بوویان ئەوان هەر لە بیناکەیە تەمان بیناکەی ئەم نەسوورەکە دیوە بینایەکی بە شێوەیەکی ئیستراتیجی دروست کراوە هەمووی پەنجەرەیە و هەمووی مەتەرێزە و جێگاو ئەمانەی هەیە ئیتر ئەمان ئەوانەی کە لێوێ مابوون مجریمەکان بوون مەسئولین بوون هەچی لەو پەنجەرانەوە تەقایان لێکرا و لیان زۆریان لێ کوژرا بوو ئەوانیش زۆریشیان ڕان کردبوو خۆیاندا بوو بەدەستەوە ئەویش هەرە کوژران دیل نەیە گیرە لەو پەنجەرانەوە هاوڵاتی کە سیلاحەکانیە بینی و ئاگایشی لە مەوزوعانەبووی وا هەبوو تازە هات بۆ خۆیە کرد بە مەوزوعەکەیە ڕای کرد بۆ سیلاحەکان دەسەر سیلاحەکان شەهیدیانە کرد ئەیان کوشت ئیتر حەسەڵ ڕۆژە ئازاد کرا نەمان هەتا وەڵڵاهی من خۆم چوم لە کونی مەبەریدەیەکە نایب زابتێکمان دەرێنا کە بریندار بوو چوو بۆ ناو دیکتی مەبەریدەکەوە خوێنە چۆڕایەوە بۆش زانیم
وتما ئەمە زەلامی بلیناری تایە. کاک جەواد دەوترێت شان بەشانی پیاوان ئافرەتانیش ڕۆڵێکی کاریگەریان هەبوو لەو ڕاپەڕینەدا هات نوۆسەر شەقامەکان چەکیان هەڵگرت و دژی ئەم زوڵم و ستەم و ئەو نادادەی کە بەعز ئەنجامی دەدا. بەتەئەکید ئێستاش هەیە، ئێستاش من هەمە لە کا شوێنەکە ئەناسمەوە ئافرەتانیش هاتبوون و تافیانە کێشە چەکیان پێ بوو ئەیان بوو مەساحە بوو یگو مناڵەکەم مێردەکەم گیراوە چۆن خۆم بە کوژنام لە شوێندا دەڕاوەستە تازە ئەمانە کۆتایی مەریانە بەڵا بەتەکید بەڕێزم ئەوەش بوو ئەوەشی تیا بوو. ئیتر ئێمە ڕۆشتین ئەو شەوە لە سلێمانی مەقەڕێکم دانا لە دەرگای حامیەی کۆن ئەو کاتە ئاوا پارتی ئازادی نەبوو مەعسکەر بوو لێ مەقەڕێکم دانا چەند پیاوێکی بەتەمەنمان لەگەڵ بوو لەگەڵ چەند کەسێکا کوتمان ئێوە لێرە بمێنەوە چکە بە ئیشەکەمان تۆزە لەسەر سکەیەکی تەنزیمی بێ. ڕۆشتین هەتا چوینە چەمچەماڵ کە چوینە چەمچەماڵ ئەو یاڵانە بەڵام لە حەقەتە هێزی دژمن خۆی نێگر ئیلا لە کەرکووک نەبێ ئیلا لە قەرهەنجیر کەرکووک نەبێ لەوێ خۆیان گرت لەوێ پاڵپشتێکیان لەگەڵ بوو جەماعەتی هینیان لەگەڵ بوو نردیانن تازە نەفەس بوون جەماعەتی مجاهیدینی خەڵک ئەوانان لەگەڵ بوو هێزێکی زۆر هات و ئێمەش لەوێ چاومان کەوت بە حەمەی شێم حەمەی ئەو کاتە مەسئولی بەرەی کوردستانی بوو بەرەی کوردستانی دروست نەکرا بە هەر وەکو شتێ بە جەلەسەیەکی سەرپێیی دا نابوو کە ئەم هێزانە ئاڕاستە بکەن بە زۆر بە شێوە حەشوایی نەبێ بەڵام کۆنتترۆڵ ناکرا. ئێمە چوینەوەی خەڵقێکی زۆری لێبوو عارەبی لێبوو ماڵە هاوردەی لێبوو کردمان تەقەمان لێکردن چوونە ئەودی و قەرهەنجیر چەند باسکۆلەیەک پێ ئەگەر جەنابەت چووبی لەوێ ڕاوەستان تەوقیفیان کرد و لەو لاشەوە تۆپ قەسپیەکردن وێساین تاشەو واتەمە سلێمانی تەن ئازاد کردو وردە و دەبەرەوە ئێوە سلێمانی ئازاد کرا بەرەو کەرکووک ملمالێنە ئەو ڕۆژە وازام شەشی سێ بوو لە بێرم نەچوو بێ شەش بۆ حوتی سێ بۆ شتێکی وا بوو. شەو دانیشتین لەگەڵ ئەو بەرادەرانە جەماعەتی پارتی و یەکێتی و حیزبەکان هەموو من هێزێکی باشم پێ بوو لە هەر شوێنە ئایان بینم یەکتەر ئاگو ماوەستا دیارە تۆ پێشمەرگەیەکی باشی لەگەڵ ئەمە هەمووی وتم وەڵا هەمووی پێشمەرگەی خۆمانەوە چەک و ئەسلاحی باشیان پێ و دایم شتێکی شوێنێکیان بۆ دانای ناگو ئێوە لێوێ بڕۆن باش. ئەو شەوە زۆر محاوەلەمان کرد نەمانتوانی بچینە کەرکووکەوە قواتێکی زۆری تیا بوو نەمانتوانی. شەوی دوایی هەر سەعات دەی شەو خۆمان کرد بە کەرکووکە ئیتر ئەوەی کە لە کەرکووکرا ئەو جەهەنەمەی لە کەرکووک داخرا بوو بۆ نەیارانی حیزبی بەعەس ئیتر بە حەقەت زۆر بەداخەوە ئەڵێم زۆر بەداخەوە ئەڵێم بۆ بینەران و بۆ جەنابتان کە ئەو ئاواتەی ئەو ڕۆژە من ئەیبینم دڵم پڕە بێ ئەو دڵگەرمیەی ئەو خەڵکا و دڵگەرمیە ئەو هێزی پێشمەرگەیە کە چوینە ناو کەرکووک و کەرکووک ئازاد کرا ئەچوینە سەر هەر ئینزیباتخانەیەک چوینە ئەمنەکە سیلاحەجی زۆری تیا بوو خەڵکێکی زۆری تیا بوو کوژران ئیتر سەر دەرکە و ماڵپرسیار بۆی دەرچوون بۆ بەیانی لە کەرکووک پاکمانکردنەوە تیانەمە هەتا چوین بۆ مەعسکەرەکە مەعسکەر تەدریبی کەرکووک هێزێکی زۆر لەولاو خۆی مات کرد بوو کە لەگەڵ پێشمەرگەیان بینی ئیتە من سێ شەو نەخەوتوین زۆر هیلاکین زۆر ماندووین ئیتر ڕۆیشتن بەڵام هێزی گەورەی ئەو کاتێ حکومەت لەکوێ شەڕی کرد بە دەستەویەخە لە مەعسکەر خالید بەڵام زۆر بەداخەوە تیکراریەکەمەوە ئەو کاتە ئەو مەسئولانە یعنی بەرەی کوردستانی هێزی پێشمەرگە خەمسارد بوون زۆر خەمسارد بوون بەرامبەر بەو هەموو شکستەی دژمن لە ناو کەرکووکە من بۆ خۆم چەند شتێکم بینی هەتا مردن لە یادم ناچێ کە ئەو یاوانە بواە ئەو ڕۆژە ڕۆژێکی زێڕین بوو زۆر بەدەستێکی پۆڵین بڕۆین قەرارماندا بوو هەتا حەمرین بڕۆین بەڵام لەبەرەوە لەوێ تەوەقف کرا پەلەماری تەماح و هەندێک بێخەمی و ئەمانە درا دژمن لە مەعسکەر خالید خۆی داکوتا هێزێکی زۆری
مجاهدینی خەڵکات ئەو شەوە لەوێ بوون شەوی دوایی گەڕینەوە بۆ مەقڕماندانا من مەقڕم لە بەریدەکە بوو لەسەر پردی قۆریە بەو بەرەوە ئەوە بەریدی کەرکووک بوو ڕۆژی دوایی لە ئەرشیفەکانی یەکێتی نیشتیمانی ئێستا باس هەیە کە هەموو ڕۆژێ 3-4 جار داوانەکرد تیپی 4 برزوونەوەی ئیسلامی تکایە بێ بۆ محافەزە لەوێ مەقڕێکی گەورەی هەموو هێزی پێشمەرگەدان بوو با بێ لەوێ داوای هێزیان لێکردین با بچینە پێشەوە من کە چووم بینیم هەندێک حەزر هاتە بەرم کە ئەبووایە وا نەبووایە چکا من لە 1968 پێشمەرگەم 7 ساڵیش پێشمەرگەی پارتی بووم شەڕ و جیدال و خوێن و ئارەقێکی زۆرم لە وڵاتە سەرف کردووە ئەگەر هەچی قسە هەیە بیکەم و داغ لە دڵما بێت نەهاق نێشکا معاناتی ئەم وڵاتە هەمووی لە مێشکمایە لە مناڵیەوە من چەکدارم پێشمەرگەیەکی زۆر دێرینم کە ئێستا گوێم پێ نەدراوە لەلایەن دەسەڵاتدارانی ئەم وڵاتەوە هەموو خانەوادەکەمان هەموو براکانم کەواتەوەکو پێشمەرگەیەکی دێرین بەسەرهات و سەرگوزەشتتان زۆرە و زۆر ڕووداوی ناخۆشتان ڕەگەبینی بێت زۆر بەڵام بەرهەمی ئەو ڕاپەڕینە چی بوو بۆچی اینجاوەش بۆ باز دەکەم ئەگەر سەبرم لێوەگری زانی لە بیناکە چی بووە ڕۆژی دوایی داوان لێکردی وتیان هێزێک بڕوا بۆ سەر بۆ سریف پردێکی درێژە لەو لای کەرکووکەوە منیش کە چووم وتم ماخە کاکە ئەوە جەبهەی ئەمامیە بەڕەحمەدە کاک جەمالی شەهید و کە ماوەستە مەخدیت کە ئەو کاتە سەرپەرشتی ئەو هێزەی هینیانە کرد هێزی حەمزە ئەوانش خواتێکی باشیان پێ بوو ماوەستا سلمان و کە ئێستا لە هەولێرە جەنابیان هاتن وتیان وڵاهی وەکو تەجروبەی شەڕ ئێمە ئەمانەوە ئەمشەو تۆ بنێرین بۆوێ بەسەر چاو پێرمەگەم کۆ کرد دۆ ڕۆشتم کە چوون وتم ئاخر کاکە ئەوە ئەو جەبهەیە سەرپردەکەیە ئەنجا من خەبەرم هەیە لە کەرکووچەکانم پرسی خەڵکی ناسرا و ئەمانەی لێیە خەڵک زۆر ئیقتیساڵیان کرد پێمانەوە یعنی باوەڕکە هەر یعنی ئەو کاتە خەڵک ساقی نێزانی ئەگەر هین بوویان دەوری 27 ساران بۆ هێناین هەری ڕژە وتیان بێ تۆ بچی بۆوێ لەوێ بزانە دەنگ و باس چیام شە لەوێ بە ئاخوتم هێزی ئاوتیان 80 پێشمەرگەی حیزبەکانی کەی لێیە کە چووم باوەڕ و احتیبارە بێ 7 پێشمەرگەی لێ بوو بەو بەریشمانەوە بەدەیەها تانک و زیل و قواتی عسکەری لە ناو دارخورماکانی مقابل بەو بەرەوە کە لە هیندێتە خوارەوە ناوی ئەو گردەم لە بیر چۆتەوە لەوێ مۆڵیان نابوو هەر بە شەو چرا ئەجوڵان و تەحەڕوشیان هەبوو بەسەر پردەکەشە ئێمە لە دێکە هەمووی کیلۆمەترێک نابێت لە دێکەوە نەوەڵا ئەوەندە هەروەندەیە بێلانەوە هەر 1000 مەترێت ئەوە 2000 مەتر شتێکی ئاوا ببێ نەبێ هێزی خالین نەگیرا بوو ئەوەی کارا بوو ئەو ڕۆژە جەماعەتی منافقینی خەڵک بوون لە پەستا ساران هات ئەڕۆی ئەچوو ئیتی وەڵامی بۆ برادەران نەموت وتم کاکە لە حەقەت ئێمە تازە هاتووینە ئێرە ئەوە کەسیشی لێ نییە احتمال خەنە سەر خۆتان ئەبێ زۆر زۆر ئاگامان لێ بەڵام ئێوە کە لێ هاتین ئەو هێزەی کە مەقسەد داوایان کردێمە بنێرن بۆیە وەکو بڵێ بەرەی کوردستانی محەممەی شێخ محەممەی شتێکیان پێ ئاوت وتی خەڵقی لێیە هێزی کەشتان بۆی نێرین وەل حەزڵ هاانیان کە چوین بەخوا حەو پێشمەرگەی لێ بوو لەکوێ بوونەوانی کە ئەمە خەتی ئەمامیە لە سریف دەیەکە سەر پردە درێژەکەی ئەو لای کەرکووکەوە ئەو بەر ئەوانە ئەو بەر قواتی باسە معسکەر خالیدمان بەجێ هێشتووە معسکەر خالی گەر هێزی پێشمەرگە بشکە بێت ئەملاوە ئێمە حەسرین لەوێ ماینەوە کەمینمان دەرکرد کوتیان ئەو حەو پێشمەرگەی لێ بوون وتیان ماوەستا ئەم گردەی سەرەوە بە ڕۆژە ئەجیدە ئەی چۆنێوە لێرە بوون وڵای ئەمە ژێوارە هاتوین ئەی چی بکەین ئێستا وتی وڵی ئێمە بیکەیسەکەمان ناربووێ لەگە ئەربیجیەکە وتی بەیانی لەوێ بن ئەو تۆپانەی ئەو بەر لەوێەوە بە تۆپی ڕاستە هەڵیانەتە چێنن با بەڕۆژ بێنەوە ئیختیفاکەین لەم هینەیە ئێ باشە ئەوانمان نار بانی وەختی نوێش هات نەخوارەوە
من بۆ خۆم هەر نەوێرا بخەوم چونکە پێرمەکان زۆر ماندوو بوون بۆ خۆشم ئەیگو خوێم لە چاو کراوە گەڕامەوە دێکە هەر ئاوا چۆڵ کرابوو ماڵەکان ئیوا هەب هەر پیاڵەکەی کە دانابوو چای تێکرد بوو کە ئێمە چوو بووین یەکسەر ڕان کرد بوو دێکە هەر ئاوا بە مەفتی بەجێما بوو هەمووی لەسەر پێخەف و نوێنی ئەو ماڵانە پێرمەگە پیان بخەوین وتم بنۆرە بخەون کرد من بە دوو وەجبە ماینەوە تا نیوەڕۆ پێش نیوەڕۆ ئەوە دەوری نیوەڕۆ بوو من بۆ خۆم هاتم و ئەچوم و کەمینیشمان هەبوو ئەم برای ماوەسای ڕازی بە ڕەحمەت بێ کاک ساڵح هات بۆ لامتی کاگە بوو داوتم بەڵێ وتی وڵا گردەکە گیرە چۆن وتی وڵا ئەوەی سەریاندا کۆمانوە هەر کاتێکم زانی سارەیە کات ئەویش ڕاوەستا نازانێت دێکە خەڵقی تایە پێشمەگەی تایە ڕاوەستا و 5-6 چەکدەردا بەزین و خۆیان کرد بە ڕبایەکە ئەو شوێنێک کە شەو ئێمە کەمینی لێگرین ئێ باشە مەڵەکە ئەگەر زۆر پیاو نەبین بەڕاستی دەست بەسەرین بێت تەسلیم ببین چکە ئەو ڕێمە پیا ئەگەڕینەوە ئەوان بە کلاشیکۆف ئەگەشت ڕێکە پێچی ڕێکە ئیلا ئێمەش سارێکمان پێ بوو سارەکەمان لە دواوەدا نابوو سارەکەش کە ئێمە ئەو ساران ئێمان هێنا یەک سارە ئەمە جێش بوو منەوەگە هەوە شەڕ برینارێکمان هەبوو سارەکان گەمە گەڕابوونەوە وڵی تر کاک بێستێکمان لەگەڵ بوو خی گەورە بە شەهید قبولی کە ئیشەڵڵا ئێستا لە جەنەت المەوایە عەدەد هاوان بوو وتم مەلایە سەوتی بەڵێ وتم ئەو ڕباکە بینی وتی وڵاکە حەجی ئەوە چییە کاگە بوودا وتم وڵا ئەوە جێشی عێراقیە هاوکتی کورە هیچ نییە هەمە ساڵی برای ماوەستا ڕازی عەدەد ئاربیجی بوو لەگەڵما وتم هەمە ساڵ سێ گولەی پێوەنان نەگەیشتە شوێنی خۆی خەواڵ بوو لە خەوە ئەنجاوە حاڵاتی بکە ئاخەوت کە هەڵت دەسان ئەوە چی بووە چی کراوە هەر هەستا جارە گولێ ما بەدە دوجارە بە ئێمە منێ ڕاوەستا وڵا کاک مەلا یۆسف خی گەورە بە فردەوسی عەڵا شادیکە یەک گولەی قسە هاوانەکەوە یعنی نەبێتە مەبالەغا ڕەنگە 5 مەتری مابوو بگاتە ناو ڕبایەکە ئەم جارەکە پێوەینا لە ڕباکەیە لە دیوارەکە ڕوخاندی ئێمە هەر ئەم دیوما لێ دیار بوو بۆ دیوارڕایان کرد ئیتر مەش تەقەمان لێکردن لەولاوە تەقان لێکردین لەو بەرە تۆ بۆمان هات لە چیژە ترسام لێوە مەقاومەتمان پێ نەبوو لەوە ئەترسم هەلیکۆپتەر بەهاتە هەر شەپرسە کردین بەڵە نەیەفری تارەمان نەیەهاتە سەر ئەو کاتە ئیتر وڵا لەوێ ماینەوە دەرمان کردن و الحاصل لە ڕباکە دەرمان کردن و تەقەمان لێکردن خۆمان کەناردا لەخوا بەزابێ شەهید و برینارمان نەبوو هەتا شەو کاک جەمال و ماوەستا مەغدی بوو کەسێک کەشیان لەگەڵ بوو هاتن وتیان خواتێکیان هێنا بووتیان بەدلتانەکەن چکە ئەزانین ئەوە دووشەوە نەخۆتون ڕجام لێکردم وتم لێرە مەمێنەوە کوتی بۆ وتم خواتی لێ نییە قواتی حکومیش چواردەوری ئێرە یاوە با بگەڕێنەوە بە قسان نەکەم با بەعای بۆی تازەمە هاتوونە ئێرە جەمەکەمان بەدەستەوەیەوە حەو پێشمەرگەکانی تریش ئێو برادرانە کە لەگەڵمان بوون نەمبینین بەڵاهی تر من حەز ناکەم قسەکانە مەبالەغەی تیابێ ئیتر من نەمبینین مقاومە بکەن یا لەگەڵمان بن یا یارمەتێک بن وتم کەسی کەی لێ نییە ئێمە نەبین خواتێکیان هێنا ڕجاشتان لێکم من لێرە مەمێنەوە با بگەڕێنەوە ئەچینەوە دواوە ئەوە سەنگەری لێن ئەچینەوێت چکە لێرە شەڕیتیان ناکرێت کاکە تۆ لە خانووەکەی ئەو هەموو تۆپ و دەبا بە ڕووتیەکە شەڕیتیان ناکرێت بەخسان نەکردم کیان وڵا نابێت تۆ جادە بە خۆتان ئیستراحەت ئێمە گەڕاینەوە باوەڕکە بەیانی ئەوە سێ شەوە نەخەوتوین یعنی خەوێکمان نەکردووە کە تۆزێ پای حەسابینەوە خەوتو بووم دەوری سەعات حەوت مایەوەستا سەلمان هات بۆ لام وتی وت چیەکەی لێرە وتم وەڵا بۆ لە جەبهە بووین لە خوارەوە بووین و بەدل کراوین لە کورەوتی کاکە قوات هات کورەوتم بۆ خاتی خوا وتی بە قورئان دینارێکمە لە خەستەخانەکەی هەستا سارێ پێ نەبوو هەستا لەگەڵ ماوەرە با بڕێمە برینارە بێنێ جاوتم کاکە من وەڵا بۆم ناکرێ ئێستا پێرمەگامی خەوتو و هیلاکەوە نابێ خۆما بێتین شەڕکەین ماوەستا ئیتر کاتێکم زانی تیارە ئەوە هاتە سەر کرد
هەلیکۆپتەر ڕۆژان تەقەمان لێکردن دوو مقاومە لە بەردەمی مەقڕەکەمان بوو ئەگەر دانەیە بەهاتایە ئەچووە نیوە ئاسمان خۆی باڵیان ناوەتە سەر خانوەکان کاتێکمان زانی لام شار تەقە دەستی پێکرد ئیتر وڵا وتم کاکە مەجوڵەن مەپەشۆجان هەسن خۆتان بەسن و ئامادە بن بۆ شەڕ با من تا حەسیرەکە بچم ئەنجا ئەو هێزێکی مەقڕەجی حیزبی شیوعی لەو لامانەوە بوو کوتی ماوەستا بۆ ڕناکەن وتم ئەوە بە ڕناکەن کوتی وڵا ئێمە هەر من ماوەم من دوو نەفەر بوو تی هەر من و ئەو هەواڵە ماوە وتم بۆ کوتی وڵا حەسیرەکە گیراوە لە لەیلانەوە هاتبوون جادینە خەڵکوانە بە پاڵپشتی دەبا بەوتان سەیتەرەکە گیرا بوو ئیتر کەرکووک بەس ڕێژ تەقتەق ماوە تەقتەق هەولێر ئەویش لە هەموویەوە لەم نەفتخانەوە لە لەیلان لە هەموویەوە هەلیکۆپتەر سەری ناوەتە سەرهینەکە ئیتر وەڵا کاکە هەستاین کە من چوم سارێکم گرتبوو بەرازی لە بوو وتم ئەمە مەدەنیە با بچم زامێک کە چوم هەر لە دوورەوە تەقان لێ کردین سێدرەکە گیرا بوو سێ دەبابی لێ بوو زۆر باشە کاک جەبار دەرفەتمان زۆر کەمایانی زۆر دەرفەتمان ئەوەیە دەمەوێت باز لەوە بکەی کە لە ئێستادا ئەو هەموو مانوبوونە ئەو هەموو هیلاکەتی کە ئێوە ئەنجامتاندا لە پێناو ئازادکردنی ئەم وڵاتە لە پێناو ئەوەی کە ئەم وڵاتە ئومێدی پێ ببخشنەوە بۆی ئەو داهاتی لە وڵاتە هەیە سەر بگرێتەوە پشیمانیەک لە ئێوە دانیە کە ئەوتان ئەنجام داوە بۆ ئەو بۆی ئەوەی کە ئێستا ئەوەی کەتانێ نهاتۆتە دی بەو خوایە بەڕێزەکەم ئێمە کە ئەم ڕۆژە ئەبینین قەترە بە قەترە خوێن لە لەشمان کەمەکە چکە ئێمە بۆ ئەمەمان نەکرد ئێمە بۆ شتێکمان کرد لە حقەت ئێستا کە ئەبینی سەری مانگ دێ لە باتی ئەم میلەتە تۆزە دڵخۆش بێ تەماشایەکە مەعاناتی مۆلیدە ئەهەلیەکان یەتە بەردەرگای ئەوەی 6 ئەمپێری هەبێ کە بە 6 ئەمپێر نەبێ 6 ئەمپێرەکەش هەر گوڵە بوو سەلاجە منجەویدە هەڵەکە هیچ هەڵ ناکە ئەم مانگە 91,500 پارەمان بۆ هاتۆتەوە بێ کارەبای حکومی کە هەر نییە و لەسەر پارەش لەسەر کاڵەکە پێ بێ ئاو کە کۆمپانیایە و ئەم بەشی مەدەنیە جا زۆر بەداخەوە مەعاناتی خوێندن مناڵێکە هەیە دوو مناڵە هەیە مەعاش ئاوایە کە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئاگاداردن و ئەزانن ئێستا زانکۆکان و مەکتەبە ئەهلیەکان نەبێ ئەوەکانی کە خەڵک احتیمادی پێ ناڵێ کاکە ئەمڕۆ هین خۆ پیشاندانە دووبانی ماوەستان نایەن تۆش ئەتەوێ ئەم مناڵەوە ئێزگاری ئەوەندە ڕەش خوێن و بێبەش نەبێ ئەوەش هەمووی بووە بە مەدانی بە بەشی مەدانی نەخۆشخانەکان نەخۆشێکت دەبێت لەرزی دنیا لێ ئێستان بۆ خۆم لە پارە و دوو عەمەلیاتی گەورە کراوە ئێژان فەتح سەدرە ئێستا فەقەرات ئەچی بۆ خەستەخانە حکومی ئەمە خەستانەیەکمان هەیە لە شاری سلێمانی پێم وابێ لە عێراقا یەکەم خەستەخانەیە ئەچی دکتۆری لێ نییە دەرمانی لێ نییە مەعاناتی ئەو نەخۆشە جێبەجێ نابێ بە هەناسە ساردی دەدە ناچار ئەبێ پەنابەرێ بۆ ڕێکخراوێکی مەدەنی پەنابەرێ بۆ مسلمانێ بۆ کەبرایە کە لێ ڕاببینێ تەنیا پارەی چارەسەری نەخۆشیەکە کە نیشیە ناژێ وەڵام من چەند کەسە ناسم ئێستا کەوتووە لە ماڵەوە لەبەر نەخۆشی لەبەر بێپارەی هیچ کەس چارەسەری بۆ ناکرێ و کەوتووە لە ماڵەوە ئەجا هەزاران بەچکە فێرعەون کە دروست بووە لە وڵاتەیە من کاتی خۆشی کە چوومە دەرەوە وەزعم باش بووە ئیشی بینا و مەشاریعمە کرد ئەمەی کە ئێستا ئەیبینم من نەمبینیوە و نەکراوە کەبرایەک هاتا دوێن نەکاسبی کردووە من بینیومە لە توجارەتە بۆتە فێرعەونێک و کاکە بە هەزاران دەفتەر بازەکە دەستی خستۆتە ئەم جمگانەی ئەم وڵاتە اینجا مەسەلەی ئەمن و ئەمانی گەنجان ئەم وڵاتە چۆڵ بوو ئەوەی کە زەخیرەی ئەم وڵاتەیە بەرنامەی ئەم وڵاتە ئیشی ئەم وڵاتە بابڕێەوە گەنج هەمووی سەری خۆی هەڵگەت و ڕۆی یعنی ئەمە ئەگەر کار بەدەستانی ئەم وڵاتە هەست بەمە بکەن ئەمە دەستکەوتێکی زۆر گەورەی ئەم وڵاتەیە کە هەموو باریان کرد و ڕۆیشتن سەری خۆیان هەڵگر نیوان لە بەحری ئیجاخینکان نیوەشان هەناسە سار ماونەتەوە وڵی کاتمان زۆ تەواو بووە ئەجا بێکاری و هەروە هەتا ئیلا ئاخری ئەم معناتانە بەخوا ئینسان شەرمەکە کە بانگمانەکەن هیچ وەگەمە پێشمەگەی دێرین کە ئەڵێن دێین بۆ
یادی ڕاپەڕین یعنی بە حقت ئینسان شەرمەکە باسی ڕاپەڕین بۆ میلەتە بکە ئەمان بۆ چیان کرد چی خەیگرتوین ئێستا زۆر بەخۆشی ئیشەڵا سەلامەت و سەربەرز من کاک جەبار حەمە ڕەشید نەسراو بە ئەبوودا زۆر بەخێر بێزمونەکانەکە لەگەڵ ئێمە بەشکرد هیوادارین بارودۆ خەبەرەوە باشتر بچێ ئەزان و خۆشەویستان بڕگە و تەوەرەکانی ئەمڕۆی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن هیوادارین سەرجەم بابەت و تەوەرەکان جیسود و ڕەزامەندی ئێوە بێت هەر شاد و ئاسوودە بن خواتان لەگەڵ بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ